لە خەو هەستن درەنگە میلەتی کورد خەو زەرەرتانە هەموو تەریخی عالەم شاهیدی فەزل و هونەرتانە. بەیانیتان باش بە خێراتنتانەکەین بۆ دووەمین ڕۆژی کۆنفرانسی زانستی بەشی تەکنیکی میدیا کۆلێجی تەکنیکی کارگێڕی لەژێر ناونیشانی میدیا و پرسیینەتەوەی هاوکات ئەمڕۆ یادی 121 ساڵەی دەرچوونی یەکەمین ڕۆژنامەی کوردیە بە ناوی کوردستان کە بەستنی ئەم کۆنفرانسە بەو بۆنەوە لێرە خۆشحاڵە بین کە پیرۆزبایی خۆمان ئاڕاستی سەرجەم ڕۆژنامە نووسانی کورد بکەین لە هەر شوێنێک بن هیوادارین ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی دەرفەتێک بێ بە بوداچوونەوە بە ڕەوشی میدیا و ڕۆڵ کاریگەریەکانی لەسەر ژیانی هاوڵاتیان دووبارە پیرۆز بێت یادی ڕۆژنامەگەری کوردی. من ئەزانم سێبەری مەکتەب ئەساسی ژینمە حرمەتی خاکی وەتەن ڕوکن و حەساری دینمە تازە خەلفێکم لە باخی مەکتەبە ئەشنێمەوە باخەوانی من معلیم و علم فەن و پەرژینمە کوردم ئەولادی کوردم بشمرم وەسێت ئەەکەم پێم بڵێن ئەی کوردینە پێم بڵێن ئەی کووردە هۆشت بێ لە جێی تەلقینە. هەر لەم یادەشدا ئەتوانین ئەوە بڵین زۆرن لەوانی کاریگەری و جێپەنجەیان لە بواری ڕۆژنامەگەری و پێشخستندا هەیە هەر لە میقداد مەدحەت بەدرخان و تا دەگاتە حوسێن حوزنی و موکریان و پیرەمێر تا دەگاتە شێخ نووری و شێخ ساڵح و مامۆستا ئیبراهیم ئەحمەد و عەلاءەدین سوجادی و سەرۆک مام جەلال و نەوشیروان مستەفا. بۆیە بەم ڕێگایەدا ئەڕۆینەوە و درێژە بە ڕێگاکەیان دەدەین. سڵاو بۆ گیانی پاکی هەموو ئەوانی کە لە ڕێگای لەم ڕێگایەدا گیانی پاکیان سپاردووە. خۆشەویستان ئەمڕۆ دۆم ڕۆژی کۆنفرانسەکەمانە ئێستاش پانێڵی یەکەممان دەست پێ دەکات داوا دەکەین لە بەڕێز ببورن بەڕێوبەری پانێڵی یەکەممان دکتۆر هەژار محەممەدە داوا لە بەڕێزی دەکەین بێتە ئێرە بۆ بانگێشکردنی توێژەرەکان بڕیاردەری پانێڵیش مامۆستای یاریدەر دیاری حامیدە داوای لە دەکەین کە ئامادە بێت. ئامادەبوانی بەڕێز خێراتن سەر چاوانمان بۆ سێهەم پانێڵی دووەم ڕۆژی کۆنفرانسی میدیا و پرسیینەتەوەی زانکۆی پۆلەتەکنیکی سلێمانی کۆلێجی تەکنیکی کارژێری بەشی تەکنیکی میدیا. پیرۆزبایی لە ئێوە و سەرجەم ڕۆژنامەوانان دەکەین لە هەچ شوێنێکی دنیادا بن بێگومان ڕۆژنامەوانی کورد بە بۆنەی یادی 121 ساڵی ڕۆژنامەگەری کوردیەوە. هەمومان دەزانین ئیمڕۆ میدیای نوێ تا ڕادەیەکی باش تەواوکەری میدیای کلاسیکی بووە ئەگەر لە هەندێک شوێنە تێشی نەپەڕاند بێت. بۆیە گرنگیدان بەم بوارە بە توێژینەوەی زانستی و گەشتن بە دەرەنجامی باش ئەرکی سەرشانی توێژەرانە. هەر بۆیە ڕێکخرانی ئەم کۆنفرانسە بە گرنگیەوە لەم پرسیان ڕوانیوە و تەوەریکی گرنگیان بۆ میدیانۆ ئامادە کردووە. من نامەوێت لەسەر میدیانۆ قسە بکەم پێم خۆشە لە ڕێی ئەو ئازیزانە ئەو توێژەرانی کە بابەتەکانیان بۆ ئێوە ئامادە کردووە لەوە بگەین کە ئیمڕۆ میدیای نوێ چ ڕۆڵ و کاریگەریشی هەیە لەسەر کۆمەڵگا و پرسە هەنووکەیەکانی ڕۆژ. پێمان خۆشە سەرەتا باسی بانگێشتی توێژەرانی ئازیز بکەین بەڕێز دکتۆر بەهات حەسیب قەرەداخی کە بە هاوکاری لەگەڵ مامۆستا هەردەوان مەحموود کاکە شێخدا توێژینەوەیەکیان ئامادە کردووە لەسەر پرسی شوناز لە میدیای نوێدا. مامۆستا دکتۆر بەهات مامۆستایە لە زانکۆی پۆلەتەکنیکی هەولێر بەشی تەکنیکی میدیا با فەرمێ بۆ سەر ستەیج. بێگومان هەر ئەبێ لە دوو توێژەرەکە تەنها کەسێکیان بێن. مامۆستا هەردەوان ببوورە پرسیارم لێ نەکردیت فەرموو. باشە بەخێر بێن فەرموون. کاک بەهات ئەگەر بکرێت ئازیزەکانی کەشبوان کەین دوایەوە جەناب دەست بەس ئەوەندە وتم ئەگەر ئەو گڵۆپانی سەر سلایدەکە بکوژێتەوە چونکە زۆر ڕووناک بوو هین دەرناکەوێت. کاک دیاری مامۆستا دەستخۆش باش. مامۆستا سادق حەمەغەریب مامۆستا لە بەشی ڕاگەیاندنی کۆلیژی ئادابی زانکۆی سەلاحەدین توێژینەوەیەکی ئامادە کرد بە ناو نیشانی پشتبەستنی قوتابیانی زانکۆ بە میدیای نوێ لە قێرانی سیاسی هەرێمی کوردستانە با فەرمێت. مامۆستا مەهدی عەبدوڵڵا ناونیشانی توێژینەوەکەی پرسی کورد لە ڕۆژنامە ئەلکترۆنیە جیهانیەکاندا مامۆستا لە بەشی تەکنیکی میدیای کۆلێجی تەکنیکی کارژێری زانکۆی پۆلێتێکنیکی سلێمانی با فەرمێ. مامۆستا ئیسماعیل عوسمان عەبدوڕەحمان
ئەو ناونیشانی توێژینەوەکەی ڕۆڵی سێلفی لە دروستکردنی شوناز لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا ماستەر لە زانستی ڕاگاندندا و هەروەها ڕۆژنامەوان با فەرمێ وە سەستێج. ئەزیزان و خۆشەویستان، ئەوەی کە گرنگە لە لامان کاک بەهاد لە بەڕێستەوە دەست پێ دەکەین. بەڕێستان ماوەی چارەشێکتان هەیە بۆی توێژینەوەکەتان پێشکەشکەن. هیوادارم خاڵە گرنگەکانی توێژینەوەکە پێشکەشکرێت لە وەڕێی پەیوەست بین بە کاتیشەوە. باش سپاس. ڕۆژتان باش 22/4 لە هەموو لایەک پیرۆز بێ. خەڵکی گوندێک دەچن لە ئەوقاف شکاتەکەن لە مەلاکیان، ئەڵێن ئەم مەلایە ڕۆژانی جومعان ئەوەندە درێژادا بە خوتبەکەی لە کار و کاسبی کەوتوین. 2-3 سەعات خەڕەکە ڕێسێت. ئیتر ئەوقاف ئەو مەلایە دەگۆڕن و مەلایەکی کە دەنێرن، ئەڵێن ئەو مەلای پێشوو لەسەر ئەوە دەرکراوە، زۆری و تۆ زۆر مەڵێ لەوێ کە دەچێ ئەوەڵ جومعە ئەڵێ خۆتبێ ئەم جومعەیەمان لەسەر حەزرەتی یوسفە 20 تا ناڵێن بەڵێ ئەڵێ خوا حافستان بێ. لەبەر دەرگایان جارێت ئەڵێ هەفتەی داهاتووش جومعەی داهاتوو لەسەر حەزرەتی یونسە 20 تانە نیوان ئەڵێن بەڵێ نیوەی ئەڵێن نەم 20 ئەڵێ ئەوەی 20 بۆ ئەوی کە بجەڕێتەوە. دواتریش لەسەر حەزرەتی یعقوبە 20 تانە ئەڵێ ئەرەوەڵا هەموو بەس ئەڵێ هەرمێنەوە تامانی کەمێنەوە. هیوادارم من بتوانم لە ماوەی 15 خولەکێکە بە کورتی بێسەرێشتان ئەو بابەتەی کە لەگەڵ برای بەڕێزم مامۆستا هەردەوان ئامادەمان کردووە پێشکەشتانی بکەم. میدیای نوێ بۆ خۆی بۆتە پرسێک و یەک کۆمەڵ ترسی لەگەڵ خۆیان هێناوە. پوختی ئەم باسی ئێمە پەیکەرەکەی ئەمەیە کە لە 3 بەش پێکاتوە. بەشی یەکەم چارچەوەی میتۆدی توێژینەوەکەیەتی باشتر ئێوە لە نوسخە چاپکراوەکەی دەیبینن، و بەشی دووەمی لایەنی تیۆریە و تا تەنزیرکردنە لە بابەتەکە، و بەشی سێهەمی تایبەتە بە میدیای نوێ و قەیرانی شوناس و ڕەهەندە هەنووکەیە گرنگەکانی. لە بەشی چوارەمیشە ئەنجامەکان ڕاستپاردەکانمان خستۆتە ڕوو. ئەم توێژینەوەی ئێمە هەندێک کێشەی تێبینی کردووە و لەسەر ئەساسی ئەو کێشانە چەند پرسیارێکی خستۆتە ڕوو. لەوانە ئێمە پێمان وایە وێب 2 بۆ هەموو کۆمەڵگەی بەشەریەت جۆرێک لە شۆکی دروست کردووە، بە تایبەتی بۆ کۆمەڵگە ترادیشناڵەکان، کۆمەڵگەی وەکو ئێمە جۆرێک لە قەیرانێکی ناخەژێنی دروست کردووە کە سەر لەبەری کولتور و کەلەپور و ستایلی ژیان و شێوازی بیرکردنەوە و هەڵسوکەوتی ڕۆژانەمانی خستۆتە بەر لافاوێک نازانی بەرەو چۆ دەبا. ئێوە هەر یەکە لە شخصی خۆتان و لە کەس و کار و هاوڕێکانتان و سیرکەن بزانن ستایلی ژیانی لەو دقیقەوە خەبەری دەبێت و تا دەخەوێت بەراوردی بکە بە 10 ساڵ 15 ساڵ لەمەوە پێش بزانن چەند گۆڕانکاری بەسەر هاتووە. ئەم گۆڕانکاریانە هیچ ئیرادی ئێمەتیان نییە، بێ بەرنامەیە، بێ پلانە، بێ خۆ ئامادەکردنە، هەر هەمووی وەکو ئەوە وایە لافاوێکی سونامی هاتبێت و ئێمەی لەگەڵ خۆیان ڕاماڵێەوە کەس نازانی بەرەو چۆمانە بێت. بۆشی کردنەوەی ئەم کێشەیە ئێمە 3 پرسیاری سەرەکیمان تەرح کردووەویش بزانین سیماکانی سەردەمی وێب 2 چین، کاریگەریەکانی ئینتەرنێت بۆ سەر کەلتوری میلەتان چییە، و پرسی سێهەممان پرس و ترسەکانی شوناسە لە بەرامبەر میدیای نوێیە. شوناسی میلەتان، کەلتوری میلەتان وەزعیان چۆرە لە بەرامبەر میدیای نوێیە، لە چی دەترسن؟ ئامانجی توێژینەوەکەمانەوەیە کە بگەین بە 2 مەبەستی سەرەکی. یەکەم ئەم بابەتە بۆ ڕژێنین بە شێوەیەک هەوڵ بدەین تا ڕادەیەکی باش زانستی بێ و تەنزیری تابێت. وتەیەکی 25مین سەرۆکۆماری ئەمریکا و ڕاوێژکارەکەی کە 1899 لە فەڕەنسا کە پیشانگایە گەکرێتەوە ئەو کاتە تەنها تەلەگرافێکی سادە و تەلەفۆنێکی سادە لە ئارایە بووە، نە رادیۆ و نە ئینتەرنێت و نە تەلەڤیزیۆن نەبووە. ڕاوێژکارەکەی پێڵێ گرێمە چوینەوە بۆ ئەمریکا، ئیتر ئەبێ نووسنگەی داهێنانەکانی خۆمان داخین چونکە ئەوەی قەرار بوو بێتەبوون هاتەبوون.
ئێستا ئەگەر ئەوانە زیینوکەینەوە چی بە ئێمە ئەڵێن کاتێک شاشێکی مۆبایلمان پێ و هەموو جیهانمان لەبەردەسایە. ئەوە کێشەی توێژینەوەکەی منە کە دوێنێ زۆر قسەکرا لە سەروێنە لە ڕاستیە سەیری ئەو وێنەیە بکەی ئەوە هەڵێنجراوی کێشەی سەرەکی توێژینەوەگەیە کە ئەمڕۆ هەموو چین و توێژەکانی ئێمە میدیای نوێ بەکارێنن بۆ هۆشیارکردنەوەی خۆیان بۆ ئاگاداربوون لە دەوروبەری خۆیان. ئێمە سێ جۆر بەکاربەرمان هەیە بە تایبەتی بۆ میدیای نوێ و بە تایبەتی تریش بۆ فەیسبوک. بەکاربەرێکیان خوارد تەمەن بڵێن 18 ساڵیەوە کە پێوترێ بەکاربەرێکی پێشکەوتوو یان واتە پێش تەمەنی نۆرماڵی خۆی دەستی پێکردووە بەکاربەرێک لە 18 تا نزیکەی 35 ساڵی و بەکاربەرێکی لە سەروی 35 ساڵیەوە کە من بەڕاستی ئاماری زۆرم لە بەردەسای لێرە مەجال نییە باسی کەم. دۆستانم بە تایبەتی مامۆستا دکتۆر ئاماژەی بە هەندێک ئاماردا ئامانجی توێژینەوەکان لە ڕاستیە زانینی ئاستی بەکارهێنانی میدیای نوێ بۆ ئاگاداربوون لە دەوروبەری خۆمان لەلایەن قوتابیانی زانکۆکە چینێکی ڕۆشنبیر و هۆشیاری کۆمەڵگەی ئێمن. زۆر لەسەر ئەمانە ناڕۆم چونکە خۆتان توێژەرن ئەزانن کە دەرەنجامی توێژینەوە پەیوەستە بە ئامانجەکان و گرنگیەکەی. واتە تۆ کە دەرەنجامەکانت بینی ڕاستەوخۆ ئامانجەکان و گرنگیەکەیش و بۆ دەرەکەوێت کە ئەم توێژینەوەیە بۆچی کراوە. گرنگی توێژینەوەکە ئەوەیە ئێمە ئێستا باسی کەمیدەی کلاسیکێکین ڕۆژنامەمان هەیە گۆڤارمان هەیە و سەدان رادیۆی دەستگای رادیۆیمان هەیە و دەیان کەناڵی ئاسمانی و سەدان و زیاد لە 100 کەناڵی دیجیتاڵیشمان هەیە. لە پاڵ ئەوەیە جۆرێکی تر لە میدیا ئێستا هەیە کە پێوترێ میدیای نوێ. ئەگەرچی زاناکان ئەڵێن دروستبوونی رادیۆ بە بەراورد لەگەڵ ڕۆژنامە بە میدیای نوێ لە قەڵام ئەدرا کاتی خۆی. تەلەڤیزیۆن بە بەراورد لەگەڵ ڕۆژنامە و رادیۆ میدیای نوێ بوو. بەڵام واتە هاوچەرخەکەی ئەگەڕێتەوە بۆ دوای داهێنانە مەزنەکەی ئالسێرتیم بێرنەرلی کە WWW دروست کرد واتە دنیای بەستەوە بە یەکەوە لە ڕێگەی تۆڕێکی تەونی جاڵجۆڵەکە جیهانیەوە جۆرێک لە میدیا سەری هەڵا کە ئەو میدیای نوێیە واتە هاتە بواری سێڵف پابلیشن و دیسکتۆپ پابلیشن بڵاوکردنەوەی کتێبخانەی و بڵاوکردنەوەی ئەلکترۆنی چۆن کەسێک بۆ خۆی بڵاوکەرەوەیە ڕۆژنامە نووسە چۆن بەبێ گەڕانەوە بۆ هیچ ئامرازێکی تری تەقلیدی ئەتوانێت زۆر بە ئاسانی دەستی بگا بە سەرچاوەکانی زانیاری. تیۆری پشت بەستن بە ئامرازەکانی ڕاگەیاندنم پشتم پێبەستووە چونکە ئەو تیۆریە جەخ لەسەر سێ شتی گرنگە کاتەوە پێیوەستە بەم توێژینەوەی منەوە. یەک بابەتی هۆشیاری پێدانی هۆشیاری لە بوارە جیاوازەکانە واتە کاریگەری هۆشیاری کاریگەری ویژدانی واتە نەهێشتنی ترس و دڵڕاوکێ و نەئارامی و قەلەقی لە کاتی قەیران و ئاڵۆزی و کێشە و ململانەکانە و هەروەها کاریگەری ڕەفتاری. کاریگەری ڕەفتاری چونکە ئەگەر کاریگەری هۆشیاری نەبێ کاریگەری ویژدانی نەبێ بە دوجار کاریگەری ڕەفتاری دروست نابێ واتە تاکەکانی کۆمەڵگە چۆن مامەڵە بکەن لەگەڵ ڕووداوەکاندا. ئەم مۆدیلەم بۆ هێناون کە ئێمە لە کۆمەڵگەی ئێمە 4 جۆر میدیامان هەیە. میدیایەکی ئازاد و بەرپرسیارمان هەیە، میدیایەکی ئازاد و نابەرپرسیارمان هەیە، میدیایەکی نەئازاد و نابەرپرسیارمان هەیە، میزایەکی ئازاد و نابەرپرسیارمان هەیە. بەڕاستی من بۆیە ئەوانم هێناوە چونکە هەمووتان پسپۆڕن کە ئەستی ینی الحەمدوللا پێویست بەوەکە کە هەر سەیری دیاگرامەکە بکەن خۆتان تێگەن پێویست بە شەرع ناکە. ئێستا لە کۆمەڵگەی ئێمە چه جۆرە میدیایەکمان هەیە؟ ئێمە زۆر قسە لەسەر میدیا ئەکەین. بەڕاستی ئێمە لە میدیا چه جۆرێک میدیا؟ ئایا میدیای ئێمە ئازاد و بەرپرسیارە، نەئازاد و بەرپرسیارە، یان ئازاد و نابەرپرسیاران ئەسڵن نەئازاد و نابەرپرسیارە؟ من ئەمەوێ پێتان بڵێم کە ئەو مۆدیلەی کە من لە دکتۆراکەما پێی گۆشتم بە خۆشحاڵیەوە لە هەرێمی کوردستان ئێمە مۆدیلی فرەجەمسەری میدیاییمان هەیە. واتە مۆدیلێکمان هەیە پرۆفیشناڵی نزمە دەستێوەردانی حیزبی و حکومی لە هەموو ئاستەکاندا وجودی هەیە و هەروەها پارالێلی سیاسی لە ناو میدیایە بەرزە و خزمەتگوزاری میدیایی بۆ کۆمەڵگەکانی ئێمە خزمەتگایی فرەی و وروژێنەرە کە ئەمە تیۆریە کە پێوتە تیۆری فرەجەمسەری تایبەتە بە کۆمەڵگە دوا دیکتۆتۆریەکان کە دوجار هەنگاوانێ بۆ تیۆری بەرەو بەرپرسیارەتی کۆمەڵایەتی. بەڵام ئێستا ئێمە لەو قۆناغەیە هاوڵاتی بۆ ئەوە سێری میدیاکە زانینی هەواڵ شرۆڤەی هەواڵ هۆگربوون سەرگەرمکردن. میدیای نوێ بە خۆشحاڵیەوە بۆی ئەو دیاگرامم بۆ دروستکردوون. میدیای نوێ ئێستا بۆ بابەتێک هەم وەکو سەرگەرمکردنیش خەڵک بەکارێنێ
و هەم وەکو کەڵگوەرگرتن لە هۆشیاری و لە ئاگاداربوون لە دەوروبەری خۆیان سێری مەساحەکان بکەن لە دۆخی ئاساییە مەساحەکانی چێژوەرگرتن و هۆگربوون زیاترن و ڕووبەرەکانی چاودێری و شرۆڤەی میدیاکان کەمترە بەبەراورد لە دۆخی نەئاساییە وەکو دۆخی کۆمەڵگەی ئێمە کە نەساقمگیری سیاسیمان هەیە سێر ئەەکەی گوێدگرتن بۆ هەواڵ و زانیاریەکان و شرۆڤەکانیان ڕووبەرەکەی زۆر زیاترە لە چی لەوەی کە خەڵک بۆ هۆگربوون و سەرگەرمکردن باس بکە بۆ نمونە کارمەندەکان هەر هەموو ئێوارە سێری کەناڵەکانەکەن بزانن موچەکەی ئەدرێ حیزبەکان کەی ڕێگەکەون جێگرەکان حیزبەکان کەی پێک دێن بۆ لەبەر ئەوەی کە پێویستیانە هەواڵیان پێ بگا بەوەی هەواڵێکی مەلموسە ئەمە کرۆکی بابەتەکەی منە لەناو هەموو بابەتەکانی منە ئێمە ڕاگەیاندنمان هەیە ئەو تیۆریەم بۆ ئەو هێڵکاریەم بۆ دروستکە کە بە شێکی علمی ئێمە تێبگەین کاتێک یەکێک پرسیارەکە باشە تۆ بۆ میدیای نوێ هەڵبژاردووە لە ڕاستیە ئێمە چیمان هەیە ئەرکەکانی میدیامان هەیە و کۆمەڵگە و کاریگەریەکانمان هەیە گەشەپێدانمان هەیە لەو نێوەندەیە جۆری ئامڕازمان هەیە لە ناو جۆرەکانی ئامڕازە من میدیای نوێم هەڵبژاردووە بە خۆشحاڵیەوە چونکە ئەمڕۆ ئەو میدیا نوێیە ڕۆڵ و کاریگەریەکی زۆری هەیە لەسەر کۆمەڵگەوە ئەتوانێت بە شێوەیەکی باش بە خێراییە ئاسانی بەدەستێنانە لا تەزامونیە واتە ناهاو کاتبوون لە بەکارهێنانە لە بڵاوبوونەوەیە جیهانگیریەکی تاویوە ئەو خەسڵەت و تایبەتمەندیانی کە هەیە لێرە ناکرێ هەمووی باسکەم دەبێتە هۆی ئەوەی کە ئێمە بتوانێت سۆشیال میدیا بەکاربێنین بە تایبەتی جۆرەکانی سۆشیال میدیا باشە ئەمە لە کاتی قەیرانەکاندا زۆر زیاترە لەبەر ئەوەی میدیا ئەرکەکانی بەپێی مێژووی خۆی گۆڕانکاری بەسەرە هاتووە تا شۆڕشی فەڕەنسا هەواڵ و زانیاری بڵاو کردوێتەوە دوایی ڕای دروست کردووە پاشان ڕای ئاراستە کردووە و ئێستا پێشکەوتوترین ئەرکی میدیا بریتە لە ڕۆڵی میدیا لە هۆشیاری لە بواری قیرانەکان و بەڕێوەبردنی قەیرانی سیاسی ئێمە سامپڵەکەمان ڕەمەکیە 200 لەسا بۆ توێژینە وەسفیەکان بە خۆشحاڵیەوە توانیمە 250 فۆرم تۆزیعکەم لە وەست 239 فۆرم بۆ گەڕاوەتەوە و ئەو 239 فۆرمە 90 فۆرمیان 90 کەسیان وتیان ئێمە ئەسڵن بەکار نایەنین واتە قوتابی زانکۆیە و 90 قوتابی لە 239 قوتابی هەر ئینتەرنێت بەکارنایێنێ باوەڕی بە ئینتەرنێت نییە بەڵام ئەوانی تریان 220 قوتابیان ئینتەرنێتیان بەکارهێناوە ئەمانە سەرەتاییەکانن واتە زیاتر پرسیارە سەرەتایە کەسیەکانن نامێ کاتی پێوە بگژن بەکاربەرانی ئینتەرنێت بۆ نمونە سا 8 بەکاری نایەنێ لە سا 92 بەکارهێنێ هۆکارەکانی بەکارهێنانی چییە ئەو 5 کەسە ئەو بڵێن 90 کەسە کە بەکاری ناهێنێ بۆچی بەکاری ناهێنێ لە ڕاستیە لە سا 8 ئەڵێ نازانم ئینتەرنێت بەکاربێنم لە قوتابی زانکۆیە نازانێ بەکاری بێنێ کاتی پێویستی نییە لە سا 21 و هەروەها پشت بە ئامرازی تری ڕاگەاندنە بەسێ وەکو تەلەڤیزیۆن لە سا 25 و متمانەی نییە بە ئینتەرنێت لە سا 9 ئەمانە هۆکارەکانن لێرەوە ژمارەی فۆرمەکانی من 90 فۆرمیلێکەمە بێتەوە 220 فۆرم چونکە ئەوە تر خارج بوو لە فۆرمەکان وەکو توێژینەوەیەکی زانستی خۆتان ئاگادارن ئەوەی کە زۆر بەکاریێنێ لە سا 54 و لە سا 16 ئێجگار زۆر بەکاری دێنێ واتە لە سەروی لە سا 50 بە شێوەیەکی زۆر و ئێجگار زۆر ئینتەرنێت بەکاردێنێ لە وڵاتیمە لەلایەن قوتابیانی ئێمەوە تا چ ڕادێک میدیای نوێ بەکاردەهێنێت واتە ئەوە ئینتەرنێت بوو ئەمجا میدیای نوێ ئێجگار زۆر لە سا 12 بەڵام 47 ئەمە ڕاستی توێژینەوەکە دەرەخات چونکە ئینتەرنێت بەکارهێنانەکە ئەوەی پێشووتر ئەگەر بەراورد بکەین لەگەڵ ئەوەی ئێستاە سێرەکەین ڕاستیەک هەیە لە وەڵام دەرەکان لە وەڵامەکانیانە ڕادەی بەکارهێنانی ئینتەرنێتیان نزیکە لە ڕادەی بەکارهێنانی میدیای نوێەوە بەکارهێنانی میدیای نوێ و فەیسبوک من دوێنێ خۆم سەرنجم لەسەر هەندێک لە توێژەرە بەڕێزەکان هەبوو کاتێک ئێمە اختیارە دەین بە بژاردەکانمان بە بڵێن وەڵام دەرەکانمان پێویستە اختیارەکان زۆر بکەین بۆی هەیانە بە لەسایەکیش بێ بابەتێکی تر هەر بەکاردێنێ فەیسبوک بە پلەی یەکەمات و ئینستاگرام لێرەوە دەرەنجامەکانیشتان پێ ئەڵێم بە خۆشحاڵی و ئێستا سێرەکەی پێشتر ئەگەر بمانوتایەتان وت هەموو لە ساسە فەیسبوک بەکاردێنێ بەڵام ئێستا ئینستاگرام
ڕێک ڕکابەری فەیسبووکەکە لە هەرێمی کوردستان بەهۆی ئەو خزمەتگوزاریە کارلێکیانە و میدیایی کە هەیەی طبعاً میدیای نوێ دوو جۆر خزمەتگوزاری هەیە خزمەتگوزاری میدیایی هەیە خزمەتگوزاری کارلێکی هەیە هەرچەند ئەو خزمەتگوزاریانە زۆرتر بن لەناو میدیای نوێ خەڵک زۆرتر بەکارێنێ بەڵام ئەمە وڵاتێک بە وڵاتێکی ترە گۆڕێ ئێستا لە ئێران تۆ توێژینەوەیەک بکەی لە سا 75 زیاتری تەلەگرام بەکارێنێ لە سا 25 بڵێن ئینستاگرام بەکارێنێ بۆ لەبەرەوەی فەیسبوک لەوێ فیلتر کراوە و هەر ئەسان بۆ وجودی نییە متمانە بە میدیای نوێ ئەجگار زۆر لە ڕاستیە لە سا حەوتە زۆر لە سا بڵێن 24ە مامناون لە سا 44ە و ئەجگارکەم سێرەکەی لە سا 4ە لەبەرەوە ڕاستە زۆر بەکاری دێنێ بەڵام بەداخەوە متمانەیان بە میدیای نوێنێ پاڵنەرەکانی پشتبەستن بە میدیای نوێ چیە فراوانی ڕوبەری ئازادی بوونی خصلەتی فرەژانری ئاسانی دەسڕاگەیشتن بوونی خصلەتی ینی ئاسانی دەسڕاگەیشتن خصلەتی خێرایی توانایی کەڵک وەرگرتن لە کارلێکیش ڕاستەوخۆی هەیە ناڕاستەوخۆی هەیە و توانای بەکارهێنانی میدیای نوێ پاشان پشتبەستن بە میدیای نوێ کە ئەمە بابەتەکەیە زۆر لە سا 36 و لە سا 8 ئێجگار زۆرە تقریبا نزیک لە سانیوە پشت ئەبەستن بە میدیای نوێ و بە مامناوەندیشەوە کە ڕێژەیەکی باشە ئەکاتە نزیکەی لە سا 6 کە ڕێژەیەکی باشە ئەمەش هەر بۆ ئەوە بۆم هێناون کە وەکو ناوبڕێک کە بزانن فەیسبووکیش فەیسبووکی سانسۆریش ئەو شتانە ئەکا کە بەدڵی نەبێ هەروەکو 1.5 ملیۆن ڤیدیۆی سڕیەوە لەوەی نیوزیلەندا لەبەرەوەی لەسەر ئاسایشی نەتەوەی وڵاتان زەرەری هەبوو حەزەکەم دوو بابەتی گرنگتان پیشان بدەم ئەویش ڕۆڵی ئەرێنی میدیای نوێ و نەرێنی میدیای نوێ ڕۆڵی ئەرێنی میدیای نوێ ئێجگار زۆر کە ئەڵێن ڕۆڵی ئەرێنی هەیە لە سەدا 11ە و زۆر بۆ نمون لە سەدا 4 و زۆر لە سەدا 7 سەیریکن ئەوە ئەڵێن ڕۆڵی ئەرێنی ڕۆڵی نەرێنی زۆر لە سا 41 ئێجگار زۆر لە سا 25 لێرە هەردووکین بۆ ئێوە هێناوە ئەمەش دیسانەوە هەر ڕاستی وەڵامدەرەکان پیشانەیە ئەمە هونەرێکی فۆرمی ڕاپرسیە تۆ کاتێک پرسیارێک بە دوو شێوە ئەهێنیتەوە بۆ دەرەکەوێ کە وەڵامدەرەکان تا چەند ڕاستن لەگەڵ بابەتەکانی خۆیانە سەری لەولا کە ئەڵێ وەرە وەڵامی ئەرێنی وەڵامی نەرێنی هەردووکی بەراورد کە بە یەکەوە لە ڕاستیان نەتیجەیەکی زۆر زۆر باشمان پێ ئەڵێ واتە بەکاری ئەهێنێ بەڵام متمانی بە زانیاریەکانی نییە کە ئەوە بابەتێکی زۆر گرنگە دەرەنجەکانم توێژینەوە کە دەری خستۆ کە ڕادەی بەکاریان ئینتەرنێت لە ڕادەی لە قوتابیانی زانکۆ لە سا 92 توێژینەوە کە دەرکەوتە کە بوونی خەسڵەتی خێرایی یەکێکە لە خەسڵەتە گرنگەکان دەری خستۆ کە قوتابیانی زانکۆ بە پلەی یەکەم میدیای نوێ بەکاردێن بۆ کاتی قەیرانەکان ڕپێشینار و ڕاستپاردەکان ئەبەیە لە بەرچاوتان و وابزانم کاتم تەواو بوو سپاس بانەڵێن کاتت تەواو زۆر سپاس دکتۆرجیان دەستەکانت خۆش بێت سپاس کە پابەندیش بووی بە کاتەوە دەست خۆش کاک دکتۆر بۆ پێوەستبوون بە کاتەوانێ ئێستاش لەگەڵ تۆ توێژینەوەی سێمی ئەم پانێڵەمان لەلایەن بەڕێز مامۆستا مەهدی عەبدوڵڵا بە ناونیشانی پرسی کورد لە ڕۆژنامە ئەلکترۆنیە جیهانیەکاندا جاریش کە دووبارەی دەکەمە مامۆستا مەهدی مامۆستای بەشی تەکنیکی میدیای کۆلیجی تەکنیکی کارژێڕی زانکۆی پۆرە تەکنیکی سلێمانیە هیوادارم مامۆستا مەهدی وەکو کاک دکتۆر سادق پێوەستی بکاتەوە پێمان باشە زۆربەی لە ڕێی بەشداربوانی ئێوە پرسیارەکانی ئێوە وانێ گفتو ئینتر بین گۆکە و بە پانێڵەکەمان زۆر باش زۆر نەتیجەکانیش فعلا بەڕێزان جارێکی کە بەیانیتان باش سوپاس بۆ ئامادەکارانی ئەم کۆنفرانسە دڵنیام لەوەی کە زۆر هیلاک بوون بە ئیوای وای کە بتوانین ئێمەش لەم توێژینەوەدا چەند بەرچاوڕوونیە بخەینە ڕوو دیارە هەموو ئەم توێژینانەوەی کە لێرە سیرمان کرد یان کە جێبیستی بووین بەڵام ئەمەیان لەوانەیە جیاوازێکی هەبێت بۆی کەوە هەوڵ دراوە پرسی کورد لەناو ڕۆژنامە ئەلکترۆنیە جیهانیەکاندا جارێک بخاتە ڕوو بە تایبەتی ئەم ڕۆژنامانەی لە ئەڵمانیا ئەوەش بۆ دەگەڕێتەوە کە خۆم هەر لە بە زمانی ئەڵمانی خوێنم تاوا کردەوە یەکێک بووم لە خوێنەرە زۆر جدیەکانی ئەم گۆڤارە و هەروەها ئەم سایتێک ئێستا هەیە
بۆچی ئەمەمان هەڵبژاردووە لەبەرەوەی ئەم دوو گۆڤارە بە تایبەتی پرسی کورد زۆر دەوروژێنن. بۆ نمونە من سەری ئەرشیفی شپیگڵم کردووە، شپیگڵ بە مانای ئاوێنە، لە نەوەتەکان کورد وەکو بەزەیی دەناسان، وەکو نەتەوەیە کە هاوکاری بکرێن کە بەزەیان پێدا بدرێتەوە. بەڵام کە ئێستا دێن ئەم قۆناغا و گۆڕانکاریە وای کردووە یان ئەم چرخانەی کە ڕوویداوە کورد وەکو نەتەوە زیاتر بناسرێت، کورد وەکو نەتەوەیەکی زیندوو زیاتر ئاوری لێ بدرێتەوە و بە تایبەتی کورد لەکوێدا وجودی هەیە بۆ ئەوەی کە زیاتر بم ئەم توێژینەوەیە لەبەرەوەی کە زۆرە هەر کەسێک کە ویستی بۆیە من ئیمێلەکەشم نووسیوە دەتوانم ئێرە تەنها لە چەند سلایدێک و ئەو کاتێکە لە بەردەستماندایە پێشکەشی بکەم. بەڵام هەر کەسێک کە مەبەستی بێت و دەیەوێ لە گۆڤارە ئەڵمانیەکاندا زمان ئەڵمانەکاندا ئەگەر ویستی دەتوانم بە ئیمێلێک بۆی بنێرم سوود لەو توێژینەوە وەربگرێەوە، سوود لەم سەرچاوانە وەربگرێت کە من سوودم لێ وەرگرتووە. وەکو سەرەتا وەکو پێشەکی کە زیاتر ئەوەمان کردووە ئێمە لە سەردەمێکدا کە باسی پرسەکانی ئابووری و سیاسی و کولتور و هەتا دوایی دەکەین ڕۆ و جیهانگیری زیاتر دەڕۆن. هەموو ئەمانەی کە وتمان لە میدیای لە تەکنۆلۆژیای نوێ و لە میدیای نوێدا ئەمانە بەدی دەکرێن بە مانایەکی دی ئاڵوگۆڕی کولتوریەکان بەرفراوانتر و ئاسانتر و ئاسانتر دەبن. ئەم لێک نزیک بوونەوانە لە بنەڕەتدا دەبنە دەرفەتێکی بەهێز. بۆچی؟ بۆ ئەوەی کەوا بتوانین بەوەی ئاستەنگەکانی بەردەم فەزای دەوڵەتی نەتەوەی کرچ و کاڵ بێتەوە. ینی پێمان بێت کە ئێمە چەند ئەم کولتورانە لە یەکتر نزیک بێتەوە، لەوانەیە بوونی شوناسێکیان بوونی نەتەوەی لەوانەیە بە شێوەیەک لە شێوەکان بەرەو کرچ و کاڵ دەبێتەوە یان بەلایانی کەمەوە بەرەو خامۆش بوون دەڕوات. لە هەمان کاتدا گەشەکردنی ئابووری و تەکنەلۆژیا لەگەڵ چێبڕکێی سیاسی و هەیمەنەتی ئەم نەتەوە باڵا دەستەکان و بەتۆڕکردنی کۆمەڵگەی مەدەنی و زیادبوونی پەنابەرێتی و کۆچبردن لەوانەیە ئەمڕۆ لەچێک بێ لەو بابەتانی کە ئێمە دەبێ وەکو میدیا زۆر ئیش قسەی لەسەر بکەین. ئەوانە هەتا وەکو دەوڵەتە نەتەوە باڵا دەستەکان ڕوبەڕووی کێشەیەکی زۆر دەکاتەوە. ئەگەر لە ڕووی تیۆریەوە لەوانەیە ئەمە ئیشی لەسکرا، بەڵام لە ڕووی پراکتیکەوە دەیبینین کە بۆ نمونە لە ئەو وڵاتە نەتەوەیەکان کە بە چی شوێنێکیان بە تایبەتی کە هەستی نەتەوایەتی زاریشکە دروست کردەوە بە هەمان کاتدا هەستی نەژاد پەرستی نەتەوایەتی زاریشکە دروست کردەوەی کە بینیمان لە ئەڵمانیا بۆ نمونە ئیتر توانیان نەژاد پەرستەکان زیاتر لە 1990 بەدەستبێنن. ئەمە لە ناو کوردستانیدا لە ئێمەشدا هەیە. من زیاتر بە ئەو ساندە کاتەویچ کە بۆ خۆی باسی زمانی سیاسی و باسی شوناسی نەتەوەیی دەکات لە بەتایبەتی لە وڵاتی یوغۆسلافیا ئیشتراکی و دوای بەشبوونی، یعنی لەوانەیە پەیوەندێکی زۆر بەهێزی بێەوەمە هەبێت. دیارە ئەم کتێبە لە ساڵی 2010دا دەرچووە، بەڵام بەڕاستی ناوەندێکی زۆر گرنگە بۆ توێژینەوە بۆ ئێمە کە قسەی لەسەر بکەینەوەوانە. بەڵام ئەمانی کە باسمان کرد ئەم دیارەدانە، بەڵام دەوڵەتی نەوەتەوەی بەهاکانی خۆی لە دەستداوە. یعنی ئێستا جۆمان لێ دەبێت لە هەموو لایەکاندا هەچ کاتێک کورد کە باسی نەتەوە دەکات کە باسی بوونی خۆی دەکات لەلایەن دەوڵەتانی دراوسێەوە ئیتر کورد پراوێز دەکرێت، نابێ باسی دەوڵەت بکات، نابێ باسی نەتەوە بکات، چونکە ئێمە هەموو ئەوین. بەڵام لە هەمان کاتیشدا دەوڵەتە نەتەوە ڕۆژ بە ڕۆژ هەیمەنەتی خۆیان زیاتر دەکەن. ئەگەر نەبێ خۆشیان ڕاستە خۆنێڵن، بەڵام ئەوڕۆ میدیاکان ڕادەسپێرن بۆی کەوا بتوانن نوێنەرایەتی ئەوە بکەن لەسەر ئەم پرسێ زیاتر قسە بکەنەوەوانە. بەڵام ئێمەوەی دەزانین دەوڵەتی نەتەوەی بەردەوام و لە دیاریکردن و ڕێخستنی بڕیارە سیاسیەکان هەتا وەکو ئێستا دەوڵەتە نەوتەکان بڕیارە سیاسیەکانی دنیا جێبەجێ دەکەن و لەگەڵ ڕێکاریەکانی ئەوە. هەر ویستومە بەڕێزان ببوورن ئەوە شەر لێوەک بوو. ویستم هەر ئەم لێکۆڵینەوەی ئەم توێژینەوە لێکۆڵینەوە لەسەرچی لەگەڵ لەسەر ئەو سەرچاو بابەتە نەدەکا وەکو بنیادێکی سەرەکی مامەڕە لەگەڵم پرسە دەکەن. یعنی ئەم سەرچاوانەیان کە وەکو دەوڵەت ینی دێن ئەمانەشی دەکەنەوە و دوجاریش ئەم دوو گۆڤارە ئەم گۆڤاری شپیگڕ و لەگەڵ سایتی بریکاری ناوەند بۆ پەروەردەی سیاسی، چونکە ئەم بریکاری ناوەند بۆ پەروەردەی سیاسی لە ساڵی 1960ەوە دروست بووە. ئەگەر بچێنەوە ئەو سایتەوە یعنی هەموو شوێنێک باسی کوردی تێدایە، باسی هەموو دەوڵەتانی، باسی ئاسیا و باسی ئەفریقا و باسیەوە تێداوە، چۆن ئەم پرسانی کە لەسەر کورد کراوە لەوێدا بە ئاسبا بە ئەوە دەمیدرێت و ئەوانە. من بەو تێڕوانینە کە شوناسی نەتەوەی چەندین دیاریدەی جیاوازی هەیە لە خۆ دەگرێت و بە مرۆڤەکان وەکو ئێمە دەزانین کە لە چەندین یەکەی وەکو نەتەوە شوێندین گروپەکان پێک دێت. توێژینەوە لەسەر شوناسی نەوتی بێتە مامەڵەیەک لەسەر ئەو کاردانەوەی لە نێوان شوناسە جیاوەکە، چ وەکو پەیوەندی هەرێمایەتەکان و چ پەیوەندە لە ناو کۆمەڵگە جیاوازیەکان. من لێرەدا زۆر لەسەر ئینگە ڕایکن کە بەڕاستی زۆر بەوردی باسی شوناس و باسی نەتەوە دەکات.
باسی ڕەهەندەکانی نێتەوە دەکا بەڵام یەکێک لە پێناسەکانی کە بۆ ئەم توێژینەوەی ئێمە زۆر گرنگ بوو بۆی کە باسی چی دەکا ینی چەند گرنگاوەیە بەڵام ئەم وا دەڵێ لە ژێر ناوی شوناس وا تێدەگەین کە وەڵامی ئەم پرسیارە دەدەینەوە بەی کە یەکێک لە خۆی بگات و لەلایەن ئەوانی ترەوە بناسرێت و دانی پێدامدرێت یعنی ئەمە یەکێکە لە تاک پێی وایە تاکو خۆی ئەگەر خۆی ناسان لەلایەکی کەەوە نەناسرێت و دانی پێدانرا بەڕاستی لەوانەیە لەوێدا ئێمە تووشی زۆرێک لە شەلەلی تێگەشتن لە بوونی نەتەوەیانەوە بکەین دەبێت لە تاکەوە دەست پێ بکەین لە تاکەوە دیسانەوە بۆ دەستە جەمعی لە دەستە جەمعی شەوەزاریشکە دەچێتە ناو کۆمەڵگا بەڵام ئەوانە هەمووی لەم توێژینەوەدا ئەم جیاوازیانە هەمووی بەوردی کراوە خوشتی شوناسیە دوای شوناسی دەستە جەمعی چیەوە دواتر شوناسی کۆمەڵایەتی چیەوە شوناسی کۆمەڵایەتی و شوناسی نەژاد پەرستی ئەمانە هەمووی بەوردی ئیشی لە سێکراوە توانراوە ئیتر بە شێوەیەکی ئەکادیمیانە بەراورد لە نێوان ئەم ڕەهەندەکاندا بکرێتەوەوانە بەڕێزان ئەگە بێم سەر ئەم بێنەوە سەر ئەم دوو ئەوەیە کە ئیشم لەسەر کردووە ینی بە تایبەتی ئەم وێنەیە کە دەیبینین ئەم وێنەیە بە چەندین بابەت دابەزانێت چەندین وێنەی لەو بابەتە بە چەندین بابەتی نوێ دابەزێنراوە بە تایبەتی من دیقەتم داوە لە یەکی 2010 تاوەکو سیوێکی سەی 2010 بەراوردی کراوە لە ناو ئەوەندا کە چەند باسی کورد لە نێوان ئەمەدا کراوە لەو دوو سایتەدا بەسە بۆ نمونە لێرەدا کە دەیبینین کوردەکان تامەزڕووی وڵاتێکی خۆیانن ینی ئەگەر ئێمە بکرێ ئەم توێژینەوە بەرفراوانتر بکەین لە سەردەمێکدا دەڵە کورد داوای تۆزێک نان دەکا کە بیخواد ینی کەواتە ئێمە گۆڕانکاریەکان دروست بووە لەوەدا یان ئێمە دەتوانین چۆن بتوانین پێگەی میدیای خۆمان بەهێزکەین یان چۆن بتوانین شوناسیان نەتەوە بخەینە ناوەڕۆکی میدیاکان پێم وایە ئەمڕۆ ئەرکێکی ئێمەی ئەکادیمیانە ئەرکێکی میدیاکارانەکە ئەم بابەتە زیاتر بەوردی بە ئەکادمی ئیشی لەسەرکەین بۆی کەوا بتوانین ئێمە لە ڕێگای خۆمان و بتوانین ئەم دەنگەیان ئەم پێداویستەی ئێمە یان ئەم پێداویستەی تاک کە تامەزرۆیەتی بگەێنینە دنیا یان لە ڕێگای سایتەکانەوە زۆر گرنگە ئێمە ناوەندەکانی خوێندنیش لەم گەڵەم شوێنان ئەوە دەبینین کە باز دەکا بۆ نمونە کە باسی کوردەکە کە دەڵێت چەند هەوڵیان داوە کە کوردستانێکی سربەخۆ دروستکەن بەڵام لە هەمان کاتیشدا ئەم بربەستە گەورانەی کە لە بەردەم ئەم بوونی دەوڵەتەدا هەیە ئەمە یەکێکە بۆ نمونە ئەگەر بینە سەر بەشی دووەمەوە لە شپیگەڵە ئەگەر بینە سەر ئەو بریکاری ناوەند بۆ ئەوە ئەمەمان دەردەخە ئەگە سەیری ئەم نەخشەیە بکەین ئەم نەخشەیە زۆر بەوردیشی تێداکراوە هیوادارم بۆتان دەخوێنرێتەوە ینی سەری دەکەن هەر بە تایبەتی ڕێژەکان ئەگەر سیر بکەن ینی کورد لەکوێدایە ینی لە هەموو ئەم شوێنانەی کە کوردی تێدادا بەش بۆ زۆر وردە کە باسی نیشتیمانی کوردان دەکا کورد لەکوێ نیشتەجێیە هەتاوەکو لە ئەڵمانیا ینی ئێمە ینی ئەوەیەکیان کردو ئەو مەحسایە کە کردویانە ینی خودی خۆ من نەمزانیوە کە چەند کورد لە ئەڵمانیا هەیە و چەند کورد لە ینی سێم وڵات کە ئەرمێنیایە کە کوردی چەندێدا بەشدار بووە لە ساڵی 2017 ینی ئیشێکی زۆر بەرفراوانیان کردووە بەڵام تقریبا ئەمە هەمووی نەتواندراوە بڵین بە دەقیقی بێت بەڵام گرنگەوەیە بە دوواداچوونێکی ڕۆژنامەوانیە یعنی دەتوانێت پشکنینێکی ڕۆژنامەوانیە بۆ بوونی کورد لە وڵاتانەدا بۆ نمونە کە باسی تورکیا دەکا باسی لە 15 یان 12 تا 15 میلیۆن دەکا باسی ئێران دەکا باسی عراق دەکا ئێمە خۆشمان نازانین تاوەکو ئێستا بەڕاستی ڕێژەمان چەندە بەڵام ئایا 5 بۆ 7 میلیۆنین تا ئێستا یەک لای نەبووتەوە ئەتر هەموو ئەم وڵاتانەی کە ئەوە دەکا بەس ئەگە سەیری ئەوە بکەین ئەڵمانیا بە تەنیا 1 میلیۆن کوردی دادەژێت یعنی بە شێوەیەکی ئیحسایی 1 میلیۆن کورد لە ناو وڵاتێکی ئەڵمانیادا کەواتە ئێمە دەتوانین بەڕاستی زۆر پێگەی خۆمان بەهێزکەین بەڵام بۆ ئێمە نەمانتوانیوە یان بۆ نمونە لە فەڕەنسا 300,000 کورد یعنی 300,000 کورد دەکرێت ئەوانە بکرێن بە ئەوە هەتاوەکو کە باسی ئەوەی تێدایە لە نەمساش کە وڵاتێکی بچووکە 50,000 بۆ 8 میلیۆن ئەمەی تێدایەوە هەتاوەکو دێتە سەر بۆ ئەمریکا کە 40,000 بەڕاستی 40,000 هەر ڕێژەیەکە ینی زۆرە بەڵام ئەگەر مقارنەی بکەین بە ئەڵمانیا ئێمە زۆرترینی کورد لە دەرەوەی خاچی کورداندا لە ناو ئەڵمانیا دەدەژێ بۆ یەکە ئێمە ینی ئەمەیان لە خۆیدا ڕوبەڕووبوونەوەیەکی گەورەیە بۆ میدیای ئێمە بۆ بنکە زانستیەکانی ئێمە کە بتوانین مامەڵە لەگەڵم توێژە زۆر بەجددی بکەین چونکە دەزانین کە ئەڵمانیا ئەمڕۆ پێگەیەکی گرنگی هەیە لە دنیاداوە دەتوانێت بجوڵێنێ یعنی هەتاوەکو لە سویسرا هەمانە نازانم ئەگەر لاتان بێت هەست کەسێک بەڕێزێک ویسی دەتوانێت ئەم ئەوەی هەبێ بەڕاستی بە دوواداچوونێکی زۆرە و لە هەموو کاتەکانیشدا ئەوە باشە گیان
بینە سەر من هەر ئەوەندە کەماوە ئەم توێژینەوە تێگەشتنە لە سەمشی شوناسی نەتەوەیی ئامانجیم توێژینەوە تێگەشتن لە سەمشی شوناسی نەتەوەیی بەوەی کە لە بەش یەکەمدا ئاماژەی پێ دەکەم و ئەوانە ڕۆڵی میدیا لە پرسەی بنیادنانی شوناسی نەتەوەیی ئەمە باز دەکەم دواتر بەوردی پێگەی میدیای ئەلکترۆنی ڕوون دەکرێتەوە کە میدیای ئەلکترۆنی چیە پێکاتەکانی چیەوە گرنگی لە گەیاندنی پرسە هەنووکەیەکان خستنەڕووی ئەو بابەتانەی کە لە ڕۆژنامە و گۆڤارە ئەلکترۆنیەکان ئاماژەیان پێکراوە و بڵاوبوونەوە و گزارش لە پرسی کوور دەکەن یعنی دێم ئەمانە ئەم گۆڤارەیان ئەم دوو سایتە کە لە ڕێگای ئۆنلاینەوە بەداخەوە من هەر دەتوانم بەڵام دیارە گۆڤارەکانیش هێندێک زار چونکە زۆر زەحمەتە بۆ خۆیان لە ئەڵمانیدا شتێک هەیە بابەتی ڕۆژنامەوانی دەبێ پارەی پێ بدەیت چونکە هیچ کاتێک کە تۆ پارەی پێ نەدەین پێم وانیە بتوانانی ئەو هەموو زانیارە دەستکەوێت لەبەرەوە هەموو ئەم سایتانە ئەگەر بەشداریەکت نەبێت بەڕاستی تۆ ناتوانانی ئەم بابەتانی کە بڵاوی دەکەنەوە بە کاملی بخوێنیەوە و هێندێک زاریش مشکلەمان هەیە لێرە ڤیزە ئیش ناکە ئەمە ئیش ناکە پارە نابێ لەبەرەوەی ئیتر منیش لەوانەیە هێندێک زار بەداخەوە دەسم ناگا بە هەموو ئارتیکڵانەیەکەوە بخوێن چونکە ڕۆژنامەوانی باش دەبێت بەڕاستی پارەی پێ بدەین بەرحاڵ خستنەڕووی ئەوانە دواتر دێمە سەر سروشتی ڕووماڵکردنی پرسی شوناسی نێتەوەی لە ڕۆژنامە ئەلکترۆنیە جیهانیەکاندا لەگەڵ لایانی پۆزتیف و نێگەتیفی ڕۆژنامە ئەلکترۆنیە جیهاندەکە لەگەڵ پرسی شوناس دواتر هەر لە ئامانجی ئەم توێژینەوەی ئاراستەی ڕۆژنامە ئەلکترۆنیە جیهانیەکان چۆنن سەبارەت بە شوناسی نێتەوەی ئەمەش بۆ خۆی لە خۆیدا بابەتێکە و لەوانەیە ئامانجی ئەم توێژینەوە بێت دواتر دێمە سەر ئەو ئەنجامانەی کە کراوە بەڕێزان ڕۆژنامە و گۆڤارە ئەلکترۆنیەکان نێودەوڵەتیەکان دەتوانن ڕۆڵێکی بەرچاو بگێڕن لە ئاسی ئەو بەرپرسیارەتی کە هەیەی یعنی خودی خۆی میدیا دەتوانێت لەوێ بەرپرسیارەتی خۆی ئاراستە بکە بۆی کە چەند بەرپرسیارە بەرامبەر ئەم ئەرکەی هەیەی ئایا هەر دەتوانێت لە ڕووی نەتەوایەتی خۆی بەیان چێتە نێو دەوڵەتیەوە ئەگەر بوو بە نێو دەوڵەتی بەڕاستی دەبێ هەموو پرسەکان وەکو خۆی بوروژێنێ یان بەلایانی کەمەوە دەبێ وردەکاری تەواو هەبێ لەسەر ئەم نەتەوانەی کە لەسەر نیشتیمانی خۆیاندا دەژین و ئەو پرسە بە تەواوەتی بگەێنرێتەوە باسی هەر ئەوە دەکەم پرسی شوناسی پرسێکی گرنگە و بەردەوام بۆتە جێگەی مشتومڕێکی ئاستە کۆمەڵاتیەکان و هە دەبینی نەک لەناو کووردا کە ئەمڕۆ تامەزرۆی بوونی وڵاتێکە یان بوونی شوناسێکی نەتەوەی سربەخۆیەتی لە دنیادا لەوانەیە لە ئەوروپا هەتا ئەو کێسان نەگەیشتون لە ئەنجامدانی بۆی کە جۆرێک لە بۆ نمونە گۆڤارێکیان ڕۆژنامەیەکی ئەوروپیان هەبێ لەبەرەوەی کە تا ئێستا پرسی شونازێک لای نەبووتەوە نیشتیمان لەگەڵ شوناز دوشتی جیاوازە بەڵام دانەوێ نیشتیمانێک دروستکەن بۆ ئەوروپیەکان بەڵام بە هیچ شێوێک ناتوانن ئیتر شوناسێکی نەتەوەی بۆ ئەم هەموو نەتەوانە دروستکەن کە بەیەکەوە بۆیە بزانین دەخۆ ئەمە دەخوا چەند گرنگە بەرانەوە ئەنجا سەرقاڵی میدیا ئەلکترۆنی بە پرسی نەتەوەی لە دیدی شارەزانی ئەم بوارە چەندین سایتەیە چەندین شارەزایی هەیە کە زۆر گزارش لەوە دەکەن و بە تایبەت لەو دۆخەی ئێستا جیهاندا پێدا گوزەر دەکات چونکە هەندێک جار بە چاوڕوونی نییە لە نێوان شوناسی نەتەوەی و نەژاد پەرستی دیسانەوە هەتا ئەو کێساکەمی کە مشتومڕی لەسەر دەکرێت گەشتەکردینە بەردەوامی تەکنەلۆجیا بۆ گۆڤار و ڕۆژنامەکان ڕۆڵێکی گرنگی هەیە چونکە ئەمانیش دەتوانن بەردەوام دیزاینی خۆیان هەتا وەکو نەک لە ڕێگای ئەوە چەند جار ینی ئەمانە دەتوانین دیزاین گۆڕم بۆی کەوە سەرنجی خوێنەرەکانیان ڕاکێشن بەڕێزان لە کۆتاییدا هیوادارم کاتم تێپە نەپەڕاندبێ کاتی ئەوشم نەخوارد بە دڵنیە یەک دەقەونی ماوە پێشنیار و ڕاستبەردەکانن بە هیوای ئەوەی کە بتوانین ئەو پێشنیار و ڕاستبەردانە ئەنجامدانی کۆنفرانسی زانستی لەسەر ئاستێکی نێودەوڵەتی و بەشداری پێکردنی ئەم گۆڤار و ڕۆژنامەی گرنگن بۆ پرسی کوور دەدەن بەڕاستی زۆر گرنگە ئێمە بتوانین چیمان کردبێت ئەگەر ڕاستە بەڵام پارەیەکی زۆری تێدەچێت بەڵام هێنانی ئەوان لە کۆنفرانسەکان و بەشداربووندا لە خۆیدا گرنگێکی زۆر ئەوەی هەیە و دەتوانین ئەوە بکرێت ینی شتێکی گرنگ نیە هەمومان پەیوەندی نێودەوڵەتی زۆر باشمان هەیە دەتوانین لەگەڵ هەموو کەسانی کە شارەزایان هەیە پێشتر ماماوەی ساڵێک ئاگاداریان بکەینەوە دەکرێت بابەتکردنی شوناسی نەتەوەی وەکو بکرێتە ناوەڕۆکی میدیاکان یانی ئێمە بتوانین پەروەردەیەکی سیاسیمان هەبێ لە ناو میدیاکاندا بۆی کە چۆن بتوانین ئەو بڵاوکراوانەوە کار لە تاچی کورد بکا کە نیشتیمانەکەی خۆی خۆش بێت لەگەڵ ئەنجامتوانی توێژینەوەی زانستی لە ناو زانکۆپەی ماگاکاندا سەبارەت بە گرنگی شوناسی نەتەوەی و پەروەردەی سیاسی زۆر سوپاس. توێژینەوەی چوارەممان مامۆستای ئیسماعیل عوسمان عەبدوڕەحمان پێشکەشی دەکات بە ناونیشانی ڕۆڵی سێلفی لە دروستکردنی شوناس لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا. بابەتی توێژینەوەکی من لەسەر فەزای مەجازی طبعاً بەرەو پێشچوونی تەکنەلۆژیای نوێی پەیوەندیەکان و هاتنەکای ئینتەرنێت و ئەپلیکیشنە جیاوازەکان گۆڕانکاری لە ژیانی ڕۆژانەی تاکەکانی کۆمەڵگەدا دروست کرد و ئەم بەرەو پێشچوونە وای کردووە کە فەزایەکی تازە دروست بێت کە پێی دەوترێت فەزای مەجازی یاخود بە قەولی ئینگلیزیەکەی پێ دەوترێت سایبەر سپەیس و ئەم فەزا مەجازیە چیەکات فەزایەکە کە
هەڵسوکەوتی ڕۆژانەی تاگەکانی مرۆڤ کە لە ڕێگەی ئینتەرنێت و ئەپلیکیشنە جیاوازەکان و هەروها لە ڕێگەی کۆمپیوتەر و لاپتۆپەوە ئەنجام دەدرێت و لە ڕێگەی ئینتەرنێتەوە ئەم هەڵسوکەوتانی خۆی نمایش دەکات لەناو ئەم فەزایە پێوترێ فەزای مەجازی کەواتە فەزای مەجازی تۆمارکردنی هەڵسوکەوتەکانی مرۆڤەوە لە ڕێگەی تەکنەلۆژیای نوێی پەیوەندیەکانە کە بریتە لە ئەپلیکیشنەکان بریتە لە مۆبایل و تابلێتەکان و ئەوانە دواتر ئەمە دەرگای چوونە ژوورەوەی بریتە لە چی بریتە لە ئینتەرنێت کە وەکو لە وێنەکەدا کە ئێستا دیارە. طبعا ئەم فەزا تازەیە وای کردووە کە چی بکات کە گۆڕانکاری لە سلووکی کۆمەڵایەتی تاکانی کۆمەڵگەی ئێمەدا بکات. اینجا ئینە سەر سێڵفی ئێمە باز لەسەر سێڵفیەکەین. سێڵفی ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ مێژووی وێنە باز لەسەرەوەکەین کە وێنە پێشتر وێنەی چی بووە وێنەی ئەنەلۆگ بووە کە کامێرەی کۆداک دروستی کردووە لە ساڵی 1970ەکان بەدواوە دواتر ئەم تەحویل بوو بۆ وێنەی دیجیتاڵی و لە وێنەی دیجیتاڵی شێوە تەحویل بوو بۆ وێنەی سێڵفی. طبعا وێنەی سێڵفی زاراوەی سێڵفی لە نۆڤەمبەری ساڵی 2013دا لە فەرهەنگی ئۆکسفۆردا جێگیر بوو کە وێنەیەکە کە لە ڕێگەی تەکنەلۆژیای نوێی پەیوەندیەکانەوە کە پێشتر ژاماژەمان بێکرد دەگیرێت لە ڕێگەی سمارتفۆنەوە یاخود لە ڕێگەی مۆبایلەوە یاخود لە ڕێگەی کۆمپیوتەرەوەیە دواتر لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا بڵاو دەکرێتەوە. طبعا دروستکردنی شوناس لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا ئەوەیە کە ئێمە باز لەسەرەوەکەین کە ئێمە ڕۆژانە هەرێک لە ئێمە شوناسێکی کۆمەڵایەتی خۆمانمان هەیە کە دواتر ئاماژەی پێ دەکەین کە فەیلسوفەکانی کۆمەڵناسی چۆن ئاماژە بە شوناسەکەن وانە دواتر ئەی چۆن شوناسی ئۆنلاین دروست دەکەین. ئەم توێژینەوەیە توێژینەوەیەکی ئەتنۆگرافی ئۆنلاینە وابزانم ئەم جۆرە توێژینەوەی تا ئێستا لە کوردستانە تۆزێکەمە بەبەستمەوەیە کە منە ساوم توێژینەوەکەم لە ڕێگەی ئۆنلاینەوە کردووە گروپێکم لە سێڵفیا دروست کردووە دواتر هەموو ئەو کەسانی کە ناسیونم لەناو ئەم توێژینەوە ئیزافەم کردو لەناو ئەم گروپە هەر یەک لەو کەسانە وێنەیەکی خۆیان بۆ کە لە سناپچاتە بڵاو کردەوە بۆ گروپەکەی منیان نردووە دواتر من هاتووم لە ڕێگەی کۆمەڵی تەحلیلی جیاوازەوە شیکارم بۆ وێنەکانیان کردووە. اینجا وەکو ئینە سەر چی ئینە سەر تۆڕە کۆمەڵایەتیە مەجازیەکان مەبەستمان لێی چییە؟ ئێمە بیرمان نەچێت پێش ئەوەی بگەڕینەوە بۆ دنیای پێشووتر واتە پێش ئەوەی تۆڕی کۆمەڵایەتی تۆڕی مۆبایلی بێت و تۆڕی تەلەفۆنی بێت دواتر ئەمێ سەرەتا تۆڕێکە بوو لەناو بینا لەناو خەڵکا پێیان و تۆڕی ژنانی گەڕک واتە ئەمە تۆڕێکی سونەتی بوو ژنانی گەڕک هەواڵ و چالاکی و کۆنێکتەکانیان لەگەڵ یەکدا ئەبوو لە چوارچێوەی سنوورێک و موقعێکی جوگرافی دیاری کراوە بەڵام ئەو کاتەی کە تەلەفۆنێتە ئاراواتە تۆڕی تەلەفۆنی دروزە بێت و ئەوانە پەیوەندیەکان زیاتر پەیوەندیەکی تەلەفۆنیە بێت هەواڵپرسین و گفتوگۆکان زیاتر تەلەفۆنیە بێت هێواش ئێمە ئینە ناو چیەوە لە دوای طبعاً بۆ کوردستان دەڵێن لە دوای 2000ەکان ئینە ناو دنیایەکی تۆڕێکی تازەوە پێ دێت تۆڕی مۆبایلی ئەویش دوای هاتنەکایی مۆبایل و هەروەها ئاسیاسیل کەوەکو کۆمپانیایەکی مەسەنەها تۆڕی مۆبایلی هێنای هەرێمی کوردستانەوە دواتر پەیوەندیەکانمان بوو بە پەیوەندیەکی مۆبایلی واتە ئێمە هەواڵپرسین و گفتوگۆ و تەنانەت مەسەلەن زۆرێک لە ڕێککەوتنی کۆمونیکیشنەکانمان لە ڕێگەی چیوە ڕێگەخرا لە ڕێگەی مۆبایلەوە ڕێگەخرا پاش ئەمە تەحویل بووین بۆ تازەترین تۆڕی کۆمەڵایەتی کە بریتە لە تۆڕی کۆمەڵایەتی مەجازی وەک پێشتری ئاماژەم پێکرد ئەم تۆڕە کۆمەڵایەتیە هەڵسوکەوت و چالاکیەکانی مرۆڤە کە لە ڕێگەی ئامێرە نوێیەکانی تەکنەلۆژیای پەیوەندیکردنەوە کە بریتە لە مۆبایلی زیرەک و هەروەها بریتە لە کۆمپیوتەر و هەروەها تابلێتەوە ئەنجام دەدرێت دواتر بە شێوازێکی ئۆنلاین لە ڕێگەی ئینتەرنێتەوە ئەمانە پەخشەکرێتەوەوانە. ئەمانەوەی تازەی سایتە ئەلکترۆنیەکان کە باسی وێبی دویان کرد مامۆستایانی بەڕێز و دکتۆرانی بەڕێز من لێرە یەک ئاماژە بە وێبی توەکەم وێبی تو بەشێکە لە 3W ئێمە پێشتر بیرمان نەچێت 3W هاتوتە ناو ئینتەرنێتەوە کە دروست بووە دواتر وێبی تو وەکو چییە وەکو وێب 3W ماڵێک بێت وێبی تو بەشێک بێت لەم ماڵە لە وێبی توە نێرەر ئەو کەسی کە بەکاربەرە پاسیڤە بەڵام لە 3W چی بوو کەسەکە ببورە لە 3W کەسەکە پاسیڤ و بەڵام لەوێ بیتووە ئەکتیڤ دەبێت واتە من کاتێک وێنەیەکی سێڵفی بڵاوەکەمەوە ئۆتۆماتیکی لایک و کۆمنت و سرنجەکانی هاوڕێ و فۆڵۆوەرەکانی خۆم یەکسەر ئۆتۆماتیکی دەبینم بۆچی سێڵفی و بۆچی سناپچات قسەکە لەسەر ئەمەیە هەموو توێژێرێک هەمیشە باز لەسەرەوە کات کە تۆ بۆچی ئەمەت کردووە بە قەولی فارسیەکە دەغدەغە سرنجی تۆ چی بۆ کەوای کردو توێژینەوەکە ڕایکێشین بۆچی سێڵفی لەبەرەوەی تازەترین تەکنەلۆژیای
فۆتۆگرتنە کە ئینقلابێ بوو بەسەر دیجیتاڵی شاهاتە ئاراوە لەبەرەوە ئەم چەمکەم هەڵبژاردووانە ئەی بۆچی سناپچات لەبەرەوەی لە سناپچاتە تازەترین ئەپلیکیشنە کە بەشێکە لە تەکنۆلۆژیای نوێی پەیوەندیەکان و ئێستا گەنجان واروها ئەو کەسانی کە وەکوڵی لە ئاستی تەمەنەکانی 20 بەرەو 30 ساڵەوەن ئەم سناپچاتە بەکارێنن و ڕۆژانە وێنە و هەڵسوکەوتەکانی خۆیانیان تێتەوارەکەن و بۆچی مەسەلەن ئێستا من پرسیارم لەسەرەوە کرد کە گروپەکان مەسەلەن هەنێ هاوڕێیە گروپ دروستەکەن لەناو ئەم گروپانە چیە بینن وێنە و هەڵسوکەوتەکانی یەکتر دەبینن ئەم توێژینەوەیە توێژینەوەیەکی کۆمەڵاسی میدیا یان سۆسیۆلۆژیای میدیایە بۆ چکە کۆمەڵێک تیۆری کۆمەڵاسی لەگەڵ میدیایە تێکەڵ کراون و تێهەڵکێش کراون بۆ ئەوەی چی بێت بۆ ئەوەی توێژینەوەکە هەم میدیایی بێ هەم کۆمەڵاسیش بێت گێدنس لە سەرەتای دروستبوونی شوناسەوە شوناس چەمکێکی کۆنە لە دەروونناسیە زۆر بەکارهاتووە ئەوانە دواتر تەحویل ئەبێ بۆ کۆمەڵاسی لە کۆمەڵاسیە من گێدنزم هەڵبژاردووە کە باز لەسەرەوەکە کە شوناس دوو جۆر شوناسمانەیە شوناسە کەسیەکان و شوناسە کۆمەڵایەتەکان شوناسە کەسیەکان چی ئەگرێتەوە تایبەتمەندیەکانی مرۆڤ ئەگرێتەوە ڕەگەز ڕەنگی پێست شێوازی وەکوڵێ چاو تەنان شێوازی قش ئەمانە شوناسە کەسیەکانی مرۆڤ دەگرێتەوە ئەی شوناسە کۆمەڵایەتەکان چین تێڕوانینی کۆمەڵگەیە بۆ تاگەکە واتە پێناسەکردنەوەی کۆمەڵگەیە تعریفی کۆمەڵگەیە یاخود داتاکردنەوەی تاکی کۆمەڵگەیە لە دیدگای خۆیەوە ئێمەم دوانەمان هێناوە بۆ ئەوەی چی بکەین وەکۆڵە سوژەیەکی تر ڕاکێشین بۆ خۆمان بریتە لە شوناسی ئۆنلاین ئەم دوو شوناسە شوناسێکی ئۆفلاینن واتە لە کۆمەڵگەی واقعیدا بوونیان هەیە بەڵام کاتێک کە تەحویلە بین بۆ کۆمەڵگەی مەجازی شوناز دەبێت بە شوناسی ئۆنلاین شوناسی ئۆنلاین چیە واتە ئەو هەڵسوکەوتانی کە ئێمە ئەیکەین و ئەو شتانی کە ئێمە ئەیکەین لە ڕێگەی ئەم وێنەی کە جەنابتان دیارە لێرەدا شوناسی خۆمان دیاریەکەین واتە لە ڕێگەی چیەوەیە لە ڕێگەی مۆبایلێکی زیرەکەوە لەگەڵ ئینتەرنێتە داغڵە بین بۆ فەزایی کە بازێکین کە بێدریا لە فەزای مەجازی و شوناس کە بریتێ لە شوناسی ئۆنلاین بەڵام قسەکە لەسەر ئەمەیە جاری وایە من لە بینی شوناسی ئۆنلاین و شوناسی ئۆفلاینە هاتوچۆکەم وڵێ ڕەفت و ئامە دەکەم جاری وایە لە هەمان کاتە لە ناو شوناسی ئۆنلاینم لە هەمان کاتیشە لە ناو شوناسی ئۆفلاینم لە واقعەکە شامو لە ناو شوناسەکەی خۆشمام اینجا وەکو یینە سەر ئەوەی کە ئەی باشە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە هاتنە ئاراوە چ گۆڕانکاریێکی لە شوناسە دروست کرد قسەکە لەسەر ئەمەیە ئینتەرنێت تەحویل بوو بۆ تۆڕی کۆمەڵایەتی لە تۆڕی کۆمەڵایەتی هەڵسوگەوتی مەجازی دروست بوو هەڵسوگەوتی مەجازی مەبەسمان چییە تەمان ئەم چەمکەم بۆیە بەکارمێناوە چکە لە کوردی چەمکێکی دەقیقم دەست نەکەوتووە هەستم کرد لە شعری کوردیشە مەجاز بەکارهێنرێتەوەوانە بۆیە ئەمەم هەروەکو خۆی بەکارێنەوە هەڵسوکەوتی مەجازی چییە من کۆمەڵە تەسەڕوفات و هەڵسوکەوتی خۆم هەیە چی یەکەم لە ڕێگەی دووبارە ئەپلیکیشنە جیاوازەکانەوە لە ڕێگەی وێبی تووە و لە ڕێگەی سۆشیال میدیاوە ئێم بڵاوی ئەەکەمەوە ئەو کاتێ ئەم چی یەکەم شوناسێکی نوێ دروستەکەم مەبەستم چییە لە شوناسی نوێ ئەکرێت ئەو شوناسی کە من دەریەخەم لە سۆشیال میدیایە وەکو ئەو شوناسە نەبێت کە لە واقعی کۆمەڵایەتیەیە ئەکرێت پیاوێکی زۆر دینی و متەدەین بم لە هەمان کاتدا لە شوناسی واقعیە پیاوێکی زۆر علمانی بم ئەکرێت کچێکی زۆر جوان و سپۆرت نمایش بکرێت لە تۆڕە کۆمەڵایەتەکانە ئەکرێت لە ژیانی واقعی داوانە بێت کەواتە جیاوازی لە نێوان شوناسی ئۆنلاین و شوناسی ئۆفلایندا دروست دەبێت پاسەر لە کتێبی سەردەمی دووهەمینی میدیادا باز لەسەرەوە کات کە سەردەمی نوێی ئینتەرنێت و پەیوەندی ئەلکترۆنیکان کۆمەڵگە کۆنتڕۆڵەکات کاستێڵز باز لەسەر ئەوە کات کە فەیلسوفێکی کۆمەڵناسیە باز لەسەرەوە کۆمەڵگەی تۆڕی دروست دەکات واتە ئێمە وەکو ئەوەی کە پێشتر وێنەکان ئاماژە بێ کۆمەڵگەیە کە هەمومان ئاگداری هەڵسوکەوت و سلوکەکانی یەکترە بین ئەو کاتە شوناس تەحویلە بێ لە شوناسی نوێەوە بۆ شوناسێکی نێودوڵەتی واتە ئەکرێت من زمانێکی ئینگلیزی باش بزانم شوناسی خۆم بە شێوازێکی شوناسێکی ئینتەرنەشناڵی پیشانم گفتوگۆ و کۆمنیکیشن لەگەڵ کەلچەر و کەلتورە جیاوازەکاندا بکەم خاڵێکی تر ئەوەیە کە ئەی پرسیاری سەرەکی توێژینەوەکەم چییە؟ پرسیاری سەرەکی توێژینەوەکەم ئەوەیە کە هەر وێنێک کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بڵاوکرێتەوە دالە ئەمە لە دوو فەیلسوفە وەرم گرتووە کە دوای ئاماژەیان پێکەم ئەی مەدلولەکانی بریتین لە چی؟ گەنجان لە ڕێگەی نمایشکردنی تەکنیکی دەم و چاو و لە شولار و ژینگە کۆمەڵایەتەکەی خۆیانەوە دەیانەوێت چ جۆرە پەیامێکی کۆمەڵایەتیانە بێت کەسەکان لە ڕێگەی بڵاوکردنەوەی وێنەی سەڵفی لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بە تایبەت کە سناپچات کە من وەرم کردەوە دەیانوێت چ جۆرە شوناسێکیانە بێت طبعاً بەپی تازەترین ئامار کە دەست من کەوتووە ئەڵێ سناپچات لە تازەترین ئەمەیە 50 ملیۆن ئەپلیکیشنی بەکاربەریە بووە کە دابەزیوە لەم ساڵدا ئەوەش وای کردووە کە بەکاربەری خەریکە ئەنستەگرام هێواشی یەکات لاواز دەکات ئێمە بیرمان نەچێت تیۆرێکی میدیایی هەیە کە باز لەسەرەوە کات هەموو میدیایە کە ئێد میدیاکەی تر لە ناو نابات بەکاربەری کەمەکاتەوە ئێستا سناپچات بەکاربەری ئەنستای هێواش کەم کردوێتەوە
لە میتۆدی توێژینەوەکەمان کە پێشتر لە پوختا ئاماژەم پێکرد باسم لەوە کرد کە میتۆدی ئەتنۆگرافی ئۆنلاینە. ئەتنۆگرافی ئۆنلاین چیە؟ ئەم میتۆدە سەرەتا لە مەکتەبی شیکاگۆ بەکارهاتووە لە ساڵی 1960. باز لەسەرەوە کات کە تۆ ئیت ڕۆژانە متابعی هەڵسوکەوت و مامەڵەکردنەکانی هاوڵاتیان دەکەیت. لە هەمان کەدا مەکتەبی شیکاگۆ کە مەکتەبێکی خوێندەوەی کەلتوریەکانە و دواتر تەحویل لەبێ بۆ مەکتەبی بێرمانگام لە بێرمانگامیشە زۆر تاکید لەسەر ئەم جۆرە لە میتۆدە ئەکەنەوە کە تۆ پێویستە بڕۆی ڕۆژانە متابعی هەڵسوکەوتی خەڵکەی بۆ ئەوەی توێژینەوە ئەنجام دەی. ئەی من جۆن تەحویلم کردوهاتم ئەتنۆگرافی ئۆنلاینم بەکارێنەوەتە لە ڕێیس وێنە سێڵفیەکانەوە متابعی مامەڵە و هەڵسوکەوتە کۆمەڵایەتەکانی ئەو تاکانم کردووە کە لای من بەشدارن. ڕێژەی بەشداربوونی تۆڕە کۆمەڵایەتەکان تەمان من زۆر کەم ببوورە. تەمەەن 20 بۆ 30 ساڵ وەرم کردووە. بۆچی ئەمە وەرگردووە؟ چونکە ئەمە یەک دەی تەمەنە. کۆمەڵناسیەکان پێیان وایە هەموو 10 ساڵجارێ سلووکی کۆمەڵایەتەکان گۆڕانکاریان بەسەرایەت و منیش بۆیە ئەم دەی تەمەنم وەرگردووە چکە پێم وایە سلووکی ئەم نەوەیە جیاوازە لە سنووکی نەوەکانی پێشخۆمان. تیۆری توێژینەوەکە تیۆری نمایشی گافمانە کە پێوترێت کۆمەڵناسی گافمانە کە پێی وایە لە نێوان شانۆ و هەڵسوکەوتی ژانی ڕۆژانی تاکەکاندا لێکچوون و یاخود یەکجیاوازی بوونی هەیە. هەروەها تیۆری سۆسۆر و پێرسە سۆسۆر لە زمانە قسەی کردووە کە باز لەسەرەوەکە هەموو هێمایەک دال لە مەدلولەکەی ئەمەیە ئەکرێ من ئەمە بڵێم پریزنتیشن دال بێ مەدلولەکەی لای تۆ تێگەیشتن بێ بۆ شتە. لە هەمان کاتدا پێرس ئاماژە بەوە دەکات کە پێویستە دال و مەدلول تێگەیشتن دروستکە. واتە ئەگەر احترامەن یاکو ئینسانێکی نابیستە بێت باسی مەسەڵەن بڵێ کۆمپیوتەر کە تێی نەگات کە دال و مەدلول تێگەیشتن دروست نەکات ئەو کاتە دال و مەدلول دروست نابێت. خاڵێکی تر ئەوەیە کە ئێمە من لێرە ئەم وێنەیەم هێناوە بۆی نمایشیکەن لەسەر ئێمای دال و مەدلول. سەیری ئەم کچە بکەین. تەکنیکی گرتنی وێنەکەی پۆترێتە و پیشاندانی شوناسی کچێکی کراوەیە بۆ چکە ژینگە و فەزای گشتی کافتریایەکە کە دانیشتووە. هارمۆنیەتی ڕەنگی لە ناو جلوبەرگەکەی تا بوونی هەیە کە ئەمە هاونشینی پێوتێت لە دال و مەدلولەوە وەرم گرتووە. هاونشینی مەبەسمانەوەیە کە چی لەگەڵ چیا هاتووە جێنشینی تۆ مەدلولی ئەمە لە چیا ئەگرێتەوە. سێرەکەی لە یەکەمیانە مەسەلەن شێوازی مو جلوبەرگێکی کراوە هەیە و ڕەنگێکیشی چیە؟ ڕەنگی ڕەشە. ئەمە هارمۆنیەتی ڕەنگە. لەگەڵ ڕەنگی نینۆکو سوراوی لێویدا ئەوی جۆرەکە لە هارمۆنەتی ڕنگ. لە هەمان کاتدا بەکارێنانی عینەک و فلتەر وەک پیشاندانی شوناسی کچێکی ڕۆژاوای. جێنشینی دوو دالی سەرەکی تێدایە کە گۆشەی ڕوانینە و جێگەی تێڕامانە و بەکارێنانی مۆد و شێوازی جلوبەرگی گرانبەهایە ئەوەی کە مارکس بازیەکە جیاوازی تەبەقاتیەکان لە کۆمەڵگەیە کە ئەیاوێ شوناسێکی جیاواز پیشان بات. خاڵێکی دیکە بریتە لە دەرەنجامەکان. هەر وێنەیەک سێڵفی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان نمایش دەکرێت دالە مەدلولەکەی چیە؟ تێگەیشتنی تۆیە بۆ ئەو دالەی کە بڵاوی ئەکاتەوە. خاڵێکی دیکە یاخود پۆینتێکی دیکە لە دەرەنجامەکان بەکارێنانی تۆڕە کۆمەڵایەتەکانە بە تایبەت سناپچات شێوازێکی دیموکراسی وەرگرتووە یان کەسەکە جۆرێک لە خودمختاری تێدایە لە گرتنی وێنەکە وەکو ئەوەنیە کە عکاسێک کە وێنەگرێک بێت وێنەی من بگرێت. من خودمختارم چ شێوازێک و چ ستایلێک گەڵەبژێرم باگراوندی پشتەوەم کە لە وێنەدا گرنگی پێدرێت ئەبێت چی بێت. وێنەی سێڵفی دەرخەری حەزە شاراوەکانی مرۆڤە. من لە پاڵ هەر شتێکا وێنەم گرت حەزێکم وەکوڵێ حسێکم بۆ شتەیە ئەکرێت پشتەوەم کتێبخانە بێت حەزم لە کتێب بێت ئەکرێت کافتریای بێت حەزم لە شوێنی گشتی بێت ئەکرێت ئۆتۆمبیلێک بێت حەز و ویستم بۆ ئۆتۆمبیلە بێت. خاڵێکی دیکە لە شوناسی ئۆنلاینی کچان کەمتر لە واقعەوە نزیکە لە کاتێکدا شوناسی ئۆنلاینی کوڕان زیاتر لە واقعە کۆمەڵایەتەکەەوە نزیکە. زۆربەی وێنەکان فلتەری جوانکاری تێدا بەکاراتوە ئەمەیە کە باز لە گۆڕینی شونازەکەین لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوەتە شوناسی نوێ دروست دەکەن کەویش دیزانی ڕوخسار و دەموچاویان دەگۆڕێت. خاڵێکی تر ئەگەڕەمە سەر باکا کە یەکێکە لە فەیلسوفەکانی کۆمەڵناسی باز لەسەرەوە دەکات کە کۆمەڵگەی نوێ کۆمەڵگەی تەزاهوریە باز لەسەر مەصرفی تەزاهوری کات زۆر ئیتیمان بە جوانکاری و ڕووکاری دەرەوە ئەدات. کچان لە سێڵفیدا زۆر ئیتیمان بە ڕووکاری دەموچاو و ڕوخساری خۆیان دەدەن لە کاتێکدا لە شوناسی ئۆنلاینی کوڕاندا ئەمە کەمتر ئەسی بێت. خاڵێکی تر ئەوەیە کە کۆمەڵگەی مەجازی کە ئەوەی کە من ئاماژەم بێکرد ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتەکان کە ئەڕۆیتە ناوێەوە کۆمەڵگەیەکی دەمامکدارە. ئەکرێ من بناسرێمەوە وەکو کەسێکی زۆر چاکەکار واکرێ بناسرێمەوە وەکو کەسێکی زۆر تونوتیش. هەر ئەوەیە گروپە تیرۆریستەکان وەک دەمامچێکی کۆمەڵایەتی بۆ خۆیان بەکاری دێنن. ڕاستپاردە و پێشنیارەکانی من ئەوەیە کە قەیرانی شوناز لە تۆڕە کۆمەڵایەتەکانە چەمکێکی گرنگە کە دووبارە پێویستە ئیشی لەسەر بکرێت. هەروەها هێمەشناسی بۆ وێنە لە دیدگای ڕۆڵان بارتەوە کە بارت کۆمەڵی دیدگای تازە هەیە بۆ وێنە لە 1960 لە کتێبی ژووری تاریکدا باز لە وێنە ئەکات کە یەکەم کەسە تەحلیلی بۆ وێنە کردووە. خاڵێکی دیکە ئەوەیە کە
تۆڕە کۆمەڵایەتی و بازارگەری واتە بازارگەری ئۆنلاین کە ئەمە دیسە زۆر گرنگی پێدرێت من زۆر پرسیارم کردووە لەوەی کە ئەڵێن زۆرێک لە بازارکردنەکانی ئێمە زۆرێک لە دوکاندارەکان لە ڕێگەی ئۆنلاینەوە بێن دوا خاڵشم ئەوەیە کە تونند و تیژی و تیرۆریزمە یان تیرۆریزمی میدیایە بە هیوای سەرکەوتن و سەرمێشان. دەستەکانی خۆش مامۆساگیان زۆر سپاس. زۆر سپاس بۆ سەرجەم مامۆسایان بۆ ئەم توێژەرە بەڕێزانە. ئێستاکە 15 خولەکمان هەیە بۆ پرسیارکردن هەر بە ڕێزێک پرسیاری هەیە لەسەر هەر توێژینەوەیەک لە هەر مامۆسایشی بەڕێز تکایە بفەرمێ سەرەتا ناوەکان وەرەگرم بەڵام تکایە تەنها پرسیار نەڕوونکردنەوە نەتێبینی تەنها پرسیار وەرەگرم. یان ئەم کاتان باش وڵای من دوسێ دقیقم بنێ چکە پرسەکە یاخود تەوەرەکە میدیای نوێیە و خساسی دقیقمێ لەو مەجالە هەندێ سەرنجێ بەڕاستی جێەوەیە کە ڕاستی بکەینەوە چکەمە کۆنفرانسی زانستیە سیمینار و وەرکشۆپ هەندێک بابەت و مخازڕاتیەوەی بەسەرمانە تێنەپڕ بەڵام هەتا خێراتر بێ باشتر دکتۆر. خاڵی یەکەم بە ناونیشان لە مامۆسایانەوە دەست پێکەم مامۆسای ئیسماعیل تۆ ناونیشانەی کە ئێمە کێنراوە و سابت کراوە یاخود لیژنی زانستی ئیقراری کرد بەو ناونیشانە توێژینەوەکە تەقدیم نەکرد بۆ ئێمە لەسەر ئەوە ڕەزامەندی بە بڕێز دراوە ڕۆڵی سێلفی لە دروستکردنی شناس لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا هیچ پەیوەندیکی بە فەزای مەجازیەوە نییە بەڕێزت بە ئیتجاهی تر ڕۆشتیت ئەوەی کە ئێمە ئیقرار بۆ بڕیار بووین گوێ لێ بگرین و زانیاری لێوەرگینەوە بکە لەسەر بزانین چی ڕۆڵێکی لە مابینی سێلفی و تۆڕە کۆمەڵایەتەکانە بەداخەوە تۆ بەئیتجاهی تر ئیشەکرد کردبوو کە ئەتوانم بڵێم سەر لەبەری توێژینەوەکەتەوە بێ لیژنەی علمی بەڕاستی مراجعەیەکی بکەین بۆ ئەوەی کە لە خاڵی دووەم ئەوەی کە لە نیو میدیایە بەڕێزان دوو ئاسمانەیە ئێمە سەتەلایت میدیامانەیە و میدیانی کە بە کەناڵی ئاسمانی پەخشەکەن و ئەو میدیانەی کە لە ڕێی تۆڕەکانی ئینتەرنێتەوە پەخشەکەن کاڵێن جیلی یەکەمی ئینتەرنێت جیلی دووەمی ئینتەرنێت یاخود جیلی سێمی ئینتەرنێت لە هەر جیلێکا چەند میدیایەکی نوێ سەرهەڵەدا بۆ نمونە لە جیلی یەکەم وەکوی دکتۆر بەهات ئاماژەی پێکرد دەستی خۆش بێ زۆر بە شێوەیەکی باش بسڕەنگە تەرکیز لە کەناڵەکانیان مەجال نەبوو بێ لە جیل یەکەمی ئینتەرنێتە ئێمە ڕۆژنامەی ئەلکترۆنی و مواقعی ئەلکترۆنیەکانمانەیە کە سەرهەڵدەن دوو میدیایەکە تا ئێستا بەردەوام و لە گەشەکردنە پاشان تۆڕەکانی هەواڵ و پاشان ئەو مواقعانیکان بۆ ئاژانسەکانی هەواڵ لە تۆڕی دۆمە بەداخەوە ڕەنگە ئاماژەکردنێکی پێ نەکرابێ ئەمە 6 تۆڕمانەیە 6 میدیانیۆمانەیەکە زۆربەی زۆرمان بەکاری دێنین یەکێکیانەوەن کە بناوی سوشیال نێتوەرک ئۆنلاین یاخود مواقعی تاواصلی اجتماعی بڵێن لە چەمکەکەیە سوشیال نێتوەرک ئۆنلاین یەکێک لە تۆڕانی کە یاخود ئەو تۆڕانی کە لە چەمکی سوشیال نێتوەرک ئۆنلاینە کۆبنەوە بەناوی تۆڕە کۆمەڵایەتەکان وەکو فەیسبوک تویتەر های فایف تاجل لینکد و هاکەزا کە زۆرن ئەمانەیە زۆربەی زۆرمان بەکاری دێنن یەکێکە لەو میدیانەی کە لە چوارچەوەی سوشیال نێتوەرک ئۆنلاین هەیە خۆت ئاماژەی پێ بدەین بڵۆگەرزمان هەیە کە بەداخەوە ئێمە بەبێ بیرمان نەچێ ینی تۆڕی کۆمەڵایەتی بڵۆگەرز بەشێکە لە تۆڕە کۆمەڵایەتەکان تۆڕەکانی فۆتۆوێ وەکو ئینستاگرام بەشێکە لە تۆڕە کۆمەڵایەتەکان وێب ڤیدیۆ وەکو یوتیوب بەشێکە لە تۆڕە کۆمەڵایەتەکان و چاتینگ دیسان بەشێکە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بەڵام سیماکانی جیلی سێم کە دکتۆر دیسان بە ئاماژەی پێگرت دەستی خۆش بێ کۆمەڵێک ئەپلیکیشنە کاتۆتە ناوی دیارترینیان سناپچاتەکە ئێستا لەگەڵ بابەتەکەیە ڕواایە خۆدا ئاماژەی پێدرێ سەرنجم نییە بۆ دکتۆر سادق بەگشتی دەست خۆش بێ ئەوەی کاک دکتۆر بەهادی ژەر بە هەمان شێوە بەڵام مامۆساژ هیوادارین ئێمە سەرنجەکار تەنها لەسەر ئەوەیە کە هەر توێژینەوەیەک بە هەر ناونیشانێک کە بە هەر بیرۆکەیەک داغڵی ناو بابەتەکە بۆ بێ ئیلتزام بکەین بۆی کە لە ئەوی تاڕێیا بڕۆ مامۆساگیان بۆی سەرنجمان نەڕۆ بۆ بابەتێکی تر چکە ئێستا ئێمە دانیشتوین بۆ شتێک وەرگین بەڵام ئیتجاهەکە بۆ دەست خۆش بابەتێک تر زۆر سپاس مامۆستا یەک دقەت هەیە گەڕ ڕوونکردنەوەیەکی بەس بە خێرایی مامۆس دکتۆر گیان من ئەمە ناونیشانی توێژینەوەکەم بووە لە ئەبستراکتی شاماژەم پێ کردووە حەزەکەی ئەبستراکتێژی سێ بۆ جەناب دەرنێرم هەردووکیان هەر ئەوەیە بەڵام ئێوە جەنابتان ناونیشانەکەتان غەڵەت نووسیوە نووسیمە سایبەر سپێس سێلف کۆمپاز ئایدنتیفیکیشن فۆر سۆشیال میدیا یعنی دقیق ناونیشانەکە فەزای مەجازی و سێلفی و دروستکردنی شوناس لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا تۆڕ سناپچاتیشم وەرگرتووە و ئەو وێنەیەش کە وەرم گرتووە وێنەی سێلفیە 10 وێنەم وەرگرت 20 وێنەم وەرگرتووە 10 لە کوڕ 10 لە کچ و هەمویانم تەحلیل کردووە و لەبەر کەمی کات من 1 وێنەم تەحلیل کردووە دقیق ئەمە لە ئیمێڵەکە هەیە گەر جوایی جەنابشی چێکیەکەین ئەو ئیمێڵەم ناردووە بۆ جەناب مامۆستاگیان نەکراوە بۆ ئێمە ناچین ناوە مناقەشەیە ئەوەی کە جەنابەت پێشتر هەرێکەی عنوانێکتان تەقدیم کرد بە ئەبستراکتەوە بەڵام هەندێک لەو عنوانانە وەکو خۆی قبول کرا هەندێکی دەستکاری کرا
کە ئەوەی کە ئێمە جەنابتمان موافقەتمان بۆ نردووی مامۆستا لەسەر ڕۆڵی تۆڕە کۆمەڵایەتێک بۆ خۆشت هاتووە ڕۆڵی وێنەی سێلفی لە تۆڕە کۆمەڵایەتەکان یانیەوە هەموو وردەکارەکان و دۆکومنتەکان لە بەردەسایە بەڕاستی دەبوو هەر لە چوارچەوەی لە پرۆگرامیشە هاتووە هەموو بەڕێزانە پرۆگرامەکە سیرکەن ناونیشانی توێژینەوەکەت بەو ناونیشانە هاتووە کە لێرە خۆشە کۆتایی دکتۆر دوای دەستەکانت خۆش مامۆستا هەردەوان فەرموو دەستخۆشی لە هەموو توێژەرە بەڕێزەکانەکە من لە ڕاستیە تۆزی ڕوونکردنەوەی پێویست و بەزمادە وتە پرسیارڕوونکردنەوەکانەکەم بە پرسیار دکتۆر سادق لە ناو توێژینەوەکە تا بۆچی پێت وابوو تیۆری پشتبەستن بە ئامرازەکانی ڕاگەیاندن گونجاوترە وەک لە تیۆری حتمێتی تەکنۆلۆژی مارشال ماکلوهان چونکە من پێم وابوو وایە نزیکتر ئەگەر وەڵامێک تەوێتەوە و لە خاڵێکی تریشە ئەگەر بیکەمە پرسیارێک ئایا جیاوازی چییە لە نێوان ئەپلیکیشن چات لەگەڵ سوۆشیال نێتوێرک چونکە من بینیم تێکەڵێک لە توێژینەوەکانی دوێنێش هەمان ئەو شتم بینی فەیسبوک و تیوتەر حسابی ڤایبەر و وەتسەپ وانەی بۆ کرێکە لە ڕاستی ئەوە جیاوازن ئەگەر ڕوونکردنەوەیەک لێوە بدەیت ئاخر پرسیاریشم بۆ مامۆستا ئیسماعیلە مامۆستا ئیسماعیل لێمە وەک لە توێژینەوەکەشان ڕوونمان کردەوە ئەو بابەتانەی کەوا دەرەکەوە وەک زیگمۆن باومانی ژەڵێ ئەوە دەردێکی ڕسواکەرە کە هەموو تاکەکانی گرتوتەوەوانی کێنە ناو ئەو دنیایەوە پرسیارەکە لێرە ئەوەیە تەواوی ئەو دیمەنانەی کە دەرەکەوێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەموو دیبەنی مزەیەف و دەستکاری کرا و لە پێناو حەزی بینینە ئەماکرێت دیمەنێکی دەستکاری کرا و فەیک بڵێن پشتی پێبەستین بۆ دروستکردنی شوناس دکتۆر فەرموو بخێنە کۆتای ئەترسم پرسیارەکانی آخر ئەگەر باش تا دەستخۆش پرسیار بە پرسیار بە کات زۆرە باش زۆر باش دکتۆر ئەحمەد فەرموو زۆر سوپاس من ڕاستی پرسیار نییە بەڵام محالەکە بیکەی بە پرسیار عکسی منزورەکەی بەهات و مامۆستا هەردەوانی هاوڕێتی لەسەر مەسەلەی میدیای نۆ کاریگەریان لەسەر مەسەلەی قەومی لە ڕاستیە ئەمە لە ڕوانگەی ستەیت نیشنەکانەوە وایە ئەوانی کەوا دەوڵەتن چونکە لە بنەڕەتە دەوڵەتەکان لە بنەڕەتە متەجانس نین و گروپی کەیان تایە ئەم گروپانە ئەگەری ئەوانە هەیە کە تەطەلوعاتی قەومیان هەبێەوە بیر لە ستەیت و وڵات بکەنەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە فعلەن زۆر ڕاستە بەها جیهانیەکان شوێنی بەها کۆمەڵایەتیەکان ئەگرێتەوە بەڵام ئێستاکە ڤانهایم و هەروەها جۆزیفنای و هەروەها شرفێنسێکت هەموو ئەمانە ئەڵێن بۆ نەنستەیت ئاکتەرەکان سوشال میدیا هەدیەکی زۆر گەورەیە thanks for communication arrival ئەوان وا ئەڵێن یعنی ئەگەر تەماشای سەمێن هۆڵ بکەین کە هەم دیبلۆماتکار بووە و هەم یەکێکە لە منەظرە تازەکانی مەجای سوشال میدیا و پبلیک دیبلۆماسی باس لەوە کات کە ئەڵێ براندین نیشن ئێستاکە توانایەکی سوشال میدیا توانایەکی گەورەی بەخشیوەتە نەنستەیت ئاکتەرەکان بۆچی بەعکسی ئەوە تاکەکان توانای دەرکەوتنیان زیاتر هەیە واتە لە هەرێمی کوردستانە تاکانی ئێمە مەبەستم عکسی ئەو منتەڵەقەیە ئەوانەی کەوا وڵات نین ئەتوانن ڕۆڵێکی کارایان هەبێ لە نمایشکردنی خۆیانە چونکە لە ڕاستیە بەنسبەت ئێمەی کوردەوە ئەگەر خەڵکی لە قەرە خەرمان خواردن واز بێنە ببێتە پیتزاخۆر لە جامانە لەسەرکردن واز بێنە بیکە بە دلی ژۆ و جوبە لە هەمان کاتە بۆ مەسەلەی پرسینەتەوەی کێشە لەوان نییە یەکێتی ئەوروپا لە ڕووی کۆمەڵاتی و هەنێ مامۆستا لەوێ ژیاون با کۆمەڵایەتیەکانیان یەکن بەڵام تەرحە قەومیەکانیان جیاوازترن دەست خۆش دکتۆر زۆر سپاس زۆر سپاس مامۆستا مەجید فەرموو زۆر سپاسی هەموو توێژەرانی شەکەم دوو تەرحەم هەبوو هەر دوو تەرحەکەتر قسەیان لەسەر کرا بەڵام تێبینیەکانی خۆم تێبینی دکتۆر جەماڵی پرسیارکردن بەڵێ وەک پرسیارە هەر هەمان تێبینیم هەبوو لەسەر پرسی میدیا یا وێب لەسەر شناسی نەتەوەیی یا لەسەر کللتور کە زۆربەی هەرە زۆری ئەو دەرەنجامانەی کە کاک بەهاد و هاوڕێکەکەی پێگەشتمون دەرەنجامی سیلبی بوو لەسەر کللتور و ئەسەن دادوەرە و بڕیاد ئابڕوبەرەوە هەموو ئەو شتانە پێچەوانەکەشی ڕاستە نەتەوەیەکی وەکو نەتەوەی ئێمە زۆر مستەفید بووینە لە وێب هەر بۆ نمونە من و تۆ جیلی قەدیمین تا کتێبێکی باوکت ئەگەیشت بۆ ئەودی و
کەسەکە کوژرا شەهیدە بوو لە ڕێگەی گواستنەوەی کتێبە دەیان کەسمانە شەهیدە لە ڕێگەی گواستنەوەی کتێب لە سنووری کوردستانی باشوورەوە بۆ کوردستانی ڕۆژهەڵات بەڵام ئێستا زۆر بە ئاسانی لە هەر کوێی دنیا بیت هەر کتێبێک دەوێت هەر پەیوەندیەک ئەوێت حتا حیزبە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە من دوێنێ لایەن بووم باشترین پەیوەندیان هەیە لەگەڵ ئەندامەکانی خۆیانە لە ڕێگەی وێبەوە وێب کار ئاسانێکی گەورەی بۆ ئێمەی کورد کردووە کە شناسی نەتەوەی خۆمان بگەێنین وایە ئایا ناکرا پرسیارەکەی ئایا ناکرا ئێوە جانبە بەلای کەمەوە جانبە باشەکانی وێبیش باسکەن لە توێژینەوەکەتانە بۆ ئەوەی کاک ئیسماعیلیش من هەمان تێبینی دکتۆر ڕێبەرمەیە ئەکرا ئەوەی جەنابەت لە جیاتی ئەو وێنانەی کە نیشانەدا کۆمەڵی وێنەی کوڕووکچ یا کۆمەڵی وێنەی تر پیشان بدەیت کە دەربڕی ئیحساساتی نەتەوەی کەسەکەن مەسەن کەسێکە ئاڵای کوردستانی بەدەسێ و سێڵفیەکی کردووە ئەمە تەسیری بۆی بگونجێ لەگەڵ عنوان یا تایتڵی سەرەکی کۆنفرانسەکە ئەکرا مەسەلەن کەسەکە بەجلی کوردیوە وێنەکەی بگردایە ئەمانە تەسیراتە کللتوریەکانن لەسەر بەهێزکردنی هەستی نەتەوەیەتی لای ئینسانی کوردی یا ناکرا دەستان خۆش بێ بەداخەوە من لە توێژینەوەکانی پێشترا بۆی چالاکیێکی سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستانەوە نتوانی لێرە ئامادە بم بەڵام ئەوەی کە فریا کەوتمەوەی مامۆستا ئیسماعیل بوو مامۆستا بەڕێز دەڵی 20 وێنەم وەرگرتووە 10 کوڕ و 10 کچ پێم وابێ ئایا 20 وێنە ئەتوانێت گزارش لە کۆمەڵگەی توێژینەوەکەی تۆ بک بۆ نمونە لە نێو ئەو هەزاران هەزار وێنەوە ئەو هەزاری کە بەشداروی سناپچاتن دووەم سناپچات سفەتێکی هەیە خۆ دەزانی تایبەتمەندی زیاتری تایە بە جیاوازی بەشەکانی تری سۆشیال میدیا ئەوانەی کە تۆ وەرگرتوون حتمما ڕەنگە و کەسانە بێت کە تۆ ئەناسن یا ئەیان ناسی ئایا تەحلیلاتەکانی تۆ لە چیەوە سەرچاوی گرتووە لە گۆشەنیگای ئەوەی کە تۆ ئەم کەسانە ئەناسی یاخود چونکە من ئێستا گەرە نەجار سناپچاتم هەبێ ئەو کەسانە وەرناگرم بەڕاستی ڕەنگە کە نەیان ناسم ئایا تۆ لەمەوە سەرچاوی گرتو یاخود تۆم شیکارانە پشتت بەچی بەستووە کە شیکارت بۆ وێنەکان کردووە ئەمە عینەکەی لە ڕۆژاوایە چێ و جلوبەرگەکەی لە مارکە ئەچێ و بۆ نمونە مکیاجەکەی لەواچێ چونکە ئێستا گلۆباڵیان سۆشیال میدیا زۆرێک لەو شتانەی تێپەڕان کە تو ڕۆژاوایی بیان ڕۆژهەڵاتی بی ڕاستی هەمومان بووین بە یەک و هەمومان لە یەک شێوە و لە یەک ستایلان دەستخۆش دکتۆر گیان سوپاس کاک مەریوان سڵاوتان لێبێت هەڵبەت من پرسیارەکانم بۆ بەڕێز دکتۆر بەهات حەسیب خەرەداخیە کە هاوکاتیش لەگەڵ دکتۆر سادق هەردووشان ئەوەندەی کە من تێگەیشتە بم باس و باگراوندی توێژینەوەکانیان لە سنووری میدیای نوێ بوو دەپرسم لە دکتۆر بەهات بەڕێزیان باسی میدیای نوێی کرد ئێمە بۆچی دەبێ هەمیشە بترسین لەو داهێنانەی کە باسەکەمان باسی سۆشیال میدیایە بۆچی دەبێت بترسین لە داهێنانەکانی سۆشیال میدیا هەڵبەتە ئەگەر لێرەیە بگەڕێنەوە بۆ نەوەدەکانی سەدەی ڕابردوو دەبینین ئەو ڕقنانەی کە خودی ڕۆژنامەنووس و مامۆستا بەڕێزەکان و خاوەن توێژینەوە زانستیەکانی بواری میدیا دایانگرت سەبارەت بە ڕۆژنامەنووسی کوردی ڕخنەکانیان ئاراستەی ڕۆژنامەکان دەکرد بەڵام دوجار خەڵکانی ناو ڕۆژنامەکان چۆن ڕادیۆیان دامەزران یان پێچەوانەکەی و دوجار هەموو ئەو ڕخنانە گوازرانەوە یان خاوەن و یان بەکاربەرانی ڕۆژنامە و ڕادیۆکان چون تیڤیان دامەزران و دوای تیڤیش بە نمونە بەڵێ و دوای تیڤیش هەستان پەیجیان دامەزران کەواتە ئەم ڕخنانە درێژە ئەشێشن و بە نەچارە سەرکراوی ئەمێننەوە پرسیاری دووەمیشم بۆ بەڕێز دکتۆر سادق دڵنیام بەڕێزیان بە ئاگان بەڵام لە توێژینەوەکە ئەگەر هەڵەنە بە من بەردیدم نەکەوکە ئاخۆ دیارەکە میدیای نەزان لە سنووری ئازادە حزور و ئامادەی هەیە بۆ ئەمە بەڕێزیان پەیامیان چیە سوپاس دەستخۆش دکتۆر شێرکۆ میدیای نەزان زۆر سوپاس بۆ توێژەرانی بەڕێز دەستخۆشیان یەکەم دووسێ پرسیارم هەیە بە پەلە بابەتە من بە ڕوونکردنەوەکەی مامۆستا دیاری و کۆنفرانسەکە زۆر سوپاس دکتۆر یەکەمیان بوو بوورە برای بەڕێز دکتۆر سادق لە دەرەنجامەکان لە دەرەنجامەکان دوو لایەنی نەرێنی و ئەرێنی خسپۆڕ و بەڵام بەبێ ئەوەی پێمان بڵێ بە چ پێوەرێک گەیشتویتە بە دەرەنجامانە ئەگەر تۆ لە توێژینەوەکەت پێوەری
ئیتجاهت بەکارهێنابێت ئەبێت قیاساتی ئیتجاهی بەکارهێنابێت کە ئایا تۆ هەر بە وەڵامێکی بڕاوە بەو بەرتوێژەکانت دوتووە بەکارهێنان ئەرێنیە یان نەرێنیە ئەمە لەواچێک تۆزە کەم و کوڕی بێت. بەڕێز دکتۆر بەهات و مامۆستا مادی ئەوەی من زیاتر کە دیقەتمدا وابزانم چوارچێوەی میتۆتنامەی توێژینەوەکەتان زۆر ڕوون نەبوو لام یان نازانم لەواچێ بەکارتان نەهێنابێ بۆچی کۆتا پرسیارم بۆ بەڕێز مامۆستا ئیسماعیل مامۆستا ئەگەر بە پێی عرف و ستانداری توێژینەوەی زانستی بێت دکتۆر تەنانەت ناوەزیزانی دواوە با ئاگادار بین لە پرسیارڕاکان کەمێت دەنگتانی کە ئەگەر قسێ باسێکتان هەیە کرێ بچنە دەرەوەی هۆڵەکە زۆر سپاسانەکەین. بەڵێ ئوستاز ئیسماعیل ئەگەر بە پێی عرفی توێژینەوەی زانستیش بێت ناونیشان هەمیشە ئەبێ هەڵگری گزارشتی عی نەبێت لەگەڵ کۆمەلگای توێژینەوە و هەروە لەگەڵ جۆری توێژینەوە و هەروەها دەستنیشانکردنی بگۆڕی توێژینەوەکان. من وە هەستەکەم ئەو چەمچی مەجازیە یعنی زیاتر لە ناو ئەدەبیات بەکارهێنێت. هێنا خۆی لە خۆیدا عالەمی ئەنتەرنێت عالەمێکی ئیفترازیە فەزایەکی گریمانەیە باشتر نەبوو هەر فەزای گریمانی بەکاربێنی لە بەری مەجازی. دەست خۆش دکتۆر جان شنۆ شنۆجان بەس خێرا لەبیرم نەکردووی کاعمەر خەمن نەبێت. سڵاوتان لەبێت دەستان خۆش بێ بابەتەکانتان دیارە مووی گرنگ بوون بەشێکی سەرنج و تێبینەکانی من ئاماژەی پێکرا لەلایەن ئەو بەڕێزانەی ترەوە بەڵام من یەک قسم بۆ مامۆستا ئیسماعیل هەیە توانم وەکو پرسیارێ ئاراستەی بکەم ئایا ئەو ڕووکەشی بوون و دەمامک بەستەیە کە لە ناو کووردا هەیە بە ژن و بە پیاوەوە کە هەستم کرد و زیاتر ئاماژەی بۆ ئەو لایەنە کرد کە زیاتر ژنان دەمامک بەستن و ڕووکەشی بوونیان تیا دروست بۆ بەبوونی وێنەی سێڵفیەوە تەنها ئەمە وێنەی سێڵفی درستی کردووە تەنها سناپچات درستی کردووە یا ئەمە بەشێکە لە کولتوری کورد کە بەردەوام ببوونەی کۆمەڵێک لە ئەو دابوونەریتانەی کە دانراوە بۆ هەموو تاکەکانی کورد کە عیبە و کۆمەڵێک شت ڕێگری کە دروست کراوە بۆ تاکەکان وای کردووە کە ئەم ڕووکەشی بوونە لە ناو تاکی کووردا هەر هەبێ و ڕەنگە ئێستا لە سناپچاتیشا دەرکەوت. دەستخۆش کاعمەر فەرموو. سپاس وڵی هەرچەنە ملاحەزەی زۆر ڕۆژ بۆ مامۆستا ئیسماعیل بەس بمزانێ من ملاحەزم لەسەر جەنابێ هەیە بەس تازە ناوم نووسیوە بەرحاڵ لەسەر کەلیمەی مەجاز ئەوزام دکتۆر شێرکۆژ وتی کەلیمەی مەجاز یعنی پەیوەندیەکی زۆری لەگەڵ حەقیقەت هەیە نەک لەگەڵ با بڵێن فەیک. تۆ زوڵمێکی گەورەت کرد لە کەلیمەی مەجاز کەلیمەی مستەلەحی مەجاز لە ناو ئەدەبیاتە لە ناو فکرە لە ناو فەلسەفەیە احترامێکی گەورەی هەیە و پەیوەستە بە حەقیقەتەوە پەیوەست نییە بە درۆوە پەیوەست نییە بە فەیکەوە بۆیە یعنی باشتر وایە واز لە کەلیمەی مەجاز بێنی لەم قەزیەی کە دەوێت ئیشی لەسەرکەی چونکە بەڕاستی زوڵمێکی گەورەیە و تۆ ئەبێ زیاتر هەر درۆ بەکاربێنە یعنی مەسەلەن تۆ کە کارکتەرێکی ناو فەیسبوک کە ڕسمی خۆی پیشانایە ڕسمی کەسیشکە پیشانەیە ئەوە درۆکات ئەوە مەجاز ناکە مەجاز یعنی بڕۆ سەیری ڕەوانبێژی کە سەیری ئەدەبیات کە سەیری هەر شتێکەکەی مەجازتیایە یعنی حەقیقەتە بەڵکو لە حەقیقەتیش بە قووەترە یعنی قووەتە حەقیقەی گەورە بەرحاڵ جا لە مەسەرەن لە ناونیشانەکەشە کە دوای ئەڵێ لە دروستکردنی شونازدا هەروە باشە بڵێ لە وێرانکردنی شونازدا چونکە بەڕاستی دروستکردن شتێکە و لە ناوبردن شتێکترە بەڵام مداخەلەکەی من هەر بۆ مەسەلەی کەلیمەی مەجاز بە هیچ شێوەیەک معقول نییە لە مەوزوعا بەکاری بێنی و دەست خۆش دەست خۆش کاعمەر یەک کۆتا ئیمانماوە کۆتاشمان ئەوی تریان بێ زەحمەت مایکەکەی تر بێ زەحمەت هەلو سڵاوتان لێ بێ دەستخۆشیم هەیە بۆ هەموو توێژەرە بەڕێزەکان من لەوەی کاک دکتۆر بەهات و مامۆستا هەردەوانەوە دەست پێ بکەم عادەتەن چاوەڕوانی و ئینتیزار لە زانکۆ و بە تایبەتی کۆلێژ و بەشەکانی میدیا و ڕاگەیاندن ئەوەیە کە یارمەتی کۆمەڵگە بدا لە بەستاندادکردنی زمانە و ئەزانین ئەم کۆنفرانسە کە ناوەگشتەکەی پەیوەندی میدیا و پرسی نەتەوەیە پایەیەکی سەرەکی پێکهێنەری نەتەوە زمانە
بەڵام لە توێژینەوەکەی جەنابتانە وشەی ناکوردی وشەی بیانی تا ڕادێکی زۆر بەکاراتەوە بە تایبەتی لە زمانی ئینگلیزیە کە دوایی من دیفاع لە کاک ئیسماعیل ناکەم ئەوەی ئەویش هەر هەڵەیەکی ئاوایە بەسەرە ڕوویداوە بۆیە ئینتیزار و چاوەڕوانی لە توێژەران و مامۆسایانی زانکۆ بە تایبەتی لە بەشی میدیا و ڕاگەیاندن ئەوەیە یارمەتی کۆمەڵگە بدەن لە ڕوونەدانی هەڵەی وایە لە پاڵفتەکردنی زمانی کوردیا بۆ ئەوی کە بە زمانێکی باش و زانستی و وا دەرچێت کە هەموو کۆمەڵگە قسەی پێ بکە بۆی ئەوە ئەکرێوەکو کلێنێکی توێژینەوەی جەنابتان قسەی لەسەر بکرێ. دووەم توێژینەوەی زانستی تا ڕادەیەکی زۆر ئەبێ هەوڵ بدرێ دابڕنرێت لە وشەی سۆز لە عاتیفا لە تێکەڵکردنی بەکارهێنانی هەندێ وشە کە دوورە لە شیمەتی توێژەر نووسینی زانستی و ئەوانە بە دقیقی پرسیارەکەت چییە؟ پرسیارەکەم ڕوونە پرسیارەکە ئەوەیە یەکەم ئەو وشانە ئەو بەکارهێنانی ئەو زمانە تا ڕادەیەک بۆ توێژینەوەی زانستی پێویستە بە کوردی بکرێن. دووەم ئەبێ دابڕنرێت توێژینەوە لە بەعزێ شتی عاتیفی و ئەوانە کە لە دەرەنجامەکانی ئێوە زۆر زتکایە زاڵ بوو. ئەوەی کاک ئیسماعیل یەک هەڵەیەکی کردووە کە زۆر ڕوونە ئەوەیە وشەی فەزای مەجازی بەکارهێناوە چونکە خوێندنەکەی لە ئێرانە بەڕێزان ئەوانەمان کە ئەزمموی ئێرانمان هەیە ئەبوو خۆی ئەو داکۆکیە لە خۆی بکە ڕاستە توێژینەوەکەی بێکەم و کورتینیە بەڵام تەرجەمەی فەزای مەجازی نەکردو چونکە لە ئەدەبیاتی ڕۆژنامەگەری و میدیای ئەکادیمی ئێرانەوە مامۆساداریەکە ڕوخساتەوێت جەنابێت وەڵا من حەزەکەم دووە بەشداریکردنمان دکتۆر ڕەزوان کۆمەڵێ قسە باسی هەیە من گوت کە هاتم کوردستان تقریبا 15 سال پێشستا بەشی ڕێگاندن تەنها لە سلێمانی هەبوو ئەوش بەسای ژمارەك لە پسپۆرانی عەرەب یعنی ئێمە هیچ کەسێک لە بواری ڕێگاندن ماستەر و دکتۆرای نەبوو دکتۆر موفق هەبوو و دکتۆر هێرش ماستەرە والحاصل مەبەستم ئەو چییە ئێمە سوورەتێکی نەمەتی لە توێژەرەکانی عەرەب وەردەگرن جار هەیە کە بەحسمان لەسەر کوردش بێ ئێمە جار هەیە بە شێوەکی ئەندیرێکت ئینستینکتیڤ یعنی لا ئیرادی ئەو بیرۆکە ئەو هەستی توێژەرانی عەرەب بەکاردێنن وەکو مەسەلەی ئێستاکە کە دکتۆر بەهات و حتى جزئيا دكتور صادقش أو انطباعي عام لتوجه عربة كان تقريبا وقت لي بكارتين أو مسألة استاذ كابراي كاي بناوي نادر ناديروف يكي لقورترين علماء كرد لآسي الدنيا دش يعني لكاتي كتير سوفيتش تقريبا بالدهان كونفرنسي نونتوي آماده بو بالصدان قواري علمي هبون استاد لي كردنو اگاتان ليبه امراضك زور بتواني انترنت بكار بين بخو لكن مثلا اگر مثلا لسر زاري الدكتور بهات ضلي كاتاستروف يعني او خليش حموت اجتماع لدرس بتشي اوانيه وقت الدكتور احمد غريب شو يقول من اللي قال لي اما جارك من لشاري بورتلاند لامريكا لاوريغونا من كتاب اخوات دياري كرد بكابرايك عربي نتزاني بوش اوات ما شكر للرسمان اوايا هاون اجتماعي خمانه تسوي رسمي درشي دريناوا اوي كي مالفن دفلور كدكتور صادق اما جابيكر زور جاري اما تش يعني بكاردينن ببيزان بن باك جراوند يعني اصليان تاريخها ميجويان لبروا بي ماي اما كمك زياتر لا بواري خمان لا او تشتيكو تايبتي بكولتوري خمان بزماني خمان امرو استا اگر بو همو دنيا انترنت نقميه بصراحه بو كرد نعميه وشي شو ناس دو كساني لا خدي سليماني يعني بزاراوي سوراني قصدك بدي شوازي جواز دنوسن اما ليره دتوانن فعلا استفاده جار قوره ورقرن همو سلبي ورنقرن نيجاتيف ورنقرن دستان خوش بزور زور سباس دوا بەشداری کردنمان بەستکە زۆر بە خێرایی چکە کاتمان زۆر ڕۆیشتووە دەستخۆش ئەوە زانکۆ بە ڕۆڵە گرنگەکەی خۆی هەڵسا زۆر جارگرایی لە ڕۆڵی زانکۆ کرێەوە زانکۆ کۆنفرانسی زانستی خۆی بەست بەداخەوە ڕێم بەن سەرنجەکە بدەم و لە بەڕێزەکانش پرسیارەکانم بە کورتی ئەوەش دۆخی ئامادەبوونی سیاسیەکانی هەرێمی کوردستان و ڕێکخرا و دەستگاکانی میدیا کە هەر بەپێی ئاماری سەندیکای ڕۆژنامەنووسان
کە خۆم ڕۆژنامە نووسم چوزوم پێگەیشتووە لەو بوارە زیاتر لە 400 کەناڵی تەلەڤیزیۆنی و جەریدەی و ڕۆژنامە و سایت و بابەتێ لە هەرێمی کوردستان ئەوە دۆخی ئامادەبوونیانە بە سپاسەوە لە غێری تەلەڤیزیۆنی زانکۆ تەنانەت 4 دەستگای ئاسمانی لێرە نابینرێن نەک ڕۆژنامە و رادیۆ چی و چی ئەمە دۆخی میدیا کە زۆر جارگلەی یەکەن کە ئاڵێن زانکۆ ڕۆڵی نییە بگرە زانکۆ بە سەدان کۆڕ و کۆنفرانسی لەم جۆرەی کردووە بەندە ئامادەی هەبووە لە شارەکانی هەرێمی کوردستان بە تەواوی کۆلێژ و بەشە جیاوازەکان ئەمە مەدەحنی ئەمە حەقیقەتە بە ڕۆڵەکەی خۆی هەڵساوە ئەوە میدیا و ڕێکخراوەکانن سیاسیەکانن لە هەرێمی کوردستان ئەیکەم پرسیارەکەش بەسەرچە سیاسیەکانن لە هەرێمی کوردستان جۆ لە ڕۆڵی زانکۆ ناگرن و زانکۆ پەراوێزەخەن ئەمە گەشت ئەوە پەیامەکەم ئەوە نیە کورتە گەشت ئەمە ئەم ڕۆڵەی مامۆستا بەعاد من لە بەڕێز دەپرسم ئەو فەوزایی کە باسی یەکێمە بە دنیای تەکنۆلۆژیا و ئەنتەرنێت گەیشتوین زەحمەت نەبێ پێمان بڵێ ئەو شوناسە چییە شوناسێکی فەوزەویە ئەو شوناسە کە دروستیەکە بەم شێوە فەوزایە هاتووە و ڕەگ و ڕیشەی هەموو ئەو کەلتورە جوانەی کە 30 ساڵە تاکی کورد و دۆزی کوردی پێوە ناسرێ هەر هەمووی لە ڕەگ و ڕیشەوە دانەتەکانوە بەڕێزت لەم ڕۆ وەڵامم بدەیتەوە بۆ دکتۆر سادق من ئەپرسم ئەوە خوێندکاری زانکۆ بێ ئایا گرنگە خوێندکاری زانکۆ لەگەڵ ئەوەیان نیم لەگەڵ تەکنەلۆژیا و دەستی بە ئامێرەکانی ئەنتەرنێت نەگا بەڵام نەمان بینی کەمەیانی بەڕاستی توێژینەوەکی زۆر سەرکەوتوو جوان بوو من لەو ڕۆ قسەم نییە بەڵام خوێندکاری زانکۆ نابینین ئەمڕۆ ئەوەندەی بۆ کات و ڕەفاهیەت تەکنەلۆژیا بەکارهێنێ ڕوبی ئەوەندە بۆ وەرگرتنی سەرچاوە و بابەتی زانستی بەکاری نایێنێ لەم ڕۆ قسەتە بێ بە کورتیش ئەم کورتیە بۆ مامۆستا ئیسماعیل بەڕاستی من شوناس بەم هەموو شۆڕش و بەرخۆدان و ئەوە تا ئەوە نێمە پرسیارەکە بەم هەموو دروست نەبێ من لەگەڵەوە ئەگەر مامۆستا وەڵام باتەوە بە چەند سێلفیەک شوناسێک بۆ دۆز و بۆ تاکی کورد دروست نابێ و زۆر زۆر سپاس بەوە کە تا ئێستا لەگەڵمان دانیشتون گوێ لەم قسانەیە ماگرن کە هەندێکی زۆر ڕەنگە بە قسەکانی منیشەوە بێکەڵک بن بەڵام قسەی ترەکەین ڕاستی من نەبوو تۆ لە دژی ئینتەرنێت و لە دژی بەکارهێنانی و ئەوانە من دەڵێم ئێمە بێپلانین لە بەکارهێنانی ئینتەرنێتە وەک ملەتێک وەکیانێکی سیاسی هیچ پلانێکمان نییە ئێمە ئیرادەمان نییە لە بەکارهێنانی ئینتەرنێتە ترسەکەمان لەوەیە برادێک پرسی بۆ دەبێت بترسین لێی ئەترسین لەبەر ئەوەی ئینتەرنێت لە وڵاتی ئەمە بۆتە بەشێک لە تیرۆر ئینتەرنێت لە وڵاتی ئەمە بۆتە بەشێک لە دەستدرێژی سێکسی ئینتەرنێت بۆتە بەشێک لە خەمۆکی لە دابڕانی گەنجەکان لە خوێندن مامۆستای زانکۆ دەزانێت سەعات نۆی بەیانی تەڵەبەکە دێت باوێشکە دات چونکە تا سە شەشی بەیانی لەسەر فەیسبوک بووە دابەزینی ئاستی خوێندن یەکێک لە سەبەبەکانی ئەم بەکارهێنانە بێپلانیە بێ استراتیجە بێ ئیرادەیە بۆ ئینتەرنێت و سۆشیال میدیا من باسی ئەوەم کردو دەڵێم ناوەندەکانی خوێندن با تەوعیە گەنجەکان بکەن ئینتەرنێت چۆن بەکاردێت بۆی ببێتە مایەی ئەوەی کە برادران وتیان و کاک مەجید و دکتۆر ئەحمەد ئێمە وەک نەتەوە سوودی لێوەرگرین بۆ پێشخستنی دۆزی نەتەوەیمان سوودی لێوەرگرین نەک گەنجەکانمان وێران بکات نەک گەنجەکانمان بکە بە کوڕەکانمان بکە بە کچ و کچەکانمان بکە بە کوڕ نەک گەنجەکانمان بکە بە پشیلە و سەگ جاران یەکێک بۆ سوکایەتی بکردن بە یەکێکی وت سەگی کوڕی سەگ ئێستا خۆیەکێ خۆیەکە بە سەگ ئەمە شانازیە یعنی تۆ چی چاوەڕی لە گەنجێگەکەی هەموو خۆشیەکەی ژیانیان تۆ سەروەی خۆی بکە بە پشیلەیە بە مەیمون ئیتر نە ڕۆژەکە نەدوانە نەسیانە مۆبایلەکەی بگەڕێت 10,000 سێلفی ئاوای تابینیت ئەمە تەسەورکەن ئەگەر لە کوردستانە تەنیا 2 ملیۆن کەس ئینتەرنێت بەکاربێنێت لە ڕۆژێکە 2 سعات بەکاری بێنن ببورن 2 ملیۆن 2 سعات بەکاربێنی یعنی لە ڕۆژێکە 4 ملیۆن سعاتی کورد لەم باشووری کوردستانە تقریبا 180 بە هەدەر ڕۆشتووە 4 ملیۆن سعات لە یەک ڕۆژە لە مانگێکا کاتە چەند 4 کەڕە 320 ملیۆن سعات دەکات ئەگەر ڕۆژی $1 بۆ ئینتەرنێت سەرف کرێ لە مانگێکە ئەکاتە 90 ملیۆن دلار
لە ساڵێکە ئاکاتە ملیارێک و ئەوەندە دۆلار ئێمە لەگەڵ حکوومەتی عراقیە خەریب و دەستبینەیە خێکتری لەسەر ملیارێ دۆلار کەچی لەو لاوە بۆ ئینتەرنێت بۆ سیڵفی بۆ سناپچات و بۆ کۆمنتی منجەڵە یاپراخ هەموو ساڵێکی 1 ملیار دۆلار لە وڵاتە سەرفەکرێ ئەمە ترسەکی لە دکتۆر با دەگەر بکات وەڵامەکە دەستخۆش دکتۆر دەستخۆشی لە مداخلەکانەکەم بەڕاستی و مداخلانە زیاتر توێژینەوەکان دەوڵەمەنەکەن بەڕێز مامۆستا هەردەوان پرسیارێکی جوانی کرد لە ڕاستیە مارشال ماکلۆهان زانایی کۆمەڵاسی کەنەدی زۆر معجیب بوو بە ئامڕازەکانی ڕاگەیاندن هەر زۆر معجیب بوو بۆیە ساڵی 1968 چەمکی گلۆبال ڤیلێجیان دەی گەردوونی داهێناوە دوجاریش ئاماژەی بەوە کرد کە ئامراز بۆ خۆی پەیامە ئەو لەوەوە ئەو تیۆریە سەرچاوی گرت بوو کە شێوازی بڵاوکردنەوەی هەواڵ و زانیاری لە تەلەڤیزیۆنەوە جیاوازە لە رادیۆ جیاواز لەوەی لە ڕۆژنامە ئەنووسرێ ئەوە بۆ خۆی بە شێوەیەک لە شێوەکان کاتێکە ڕێکە خرێ لەلایەن وەرگرەوە وەکو پەیام ئەبینرێ بەڵام ئێمە ئەومان نەبیت لەبیر نەچێت کە ساندرا ڕۆکێج و هەروەها ملڤین دۆفلێر ساڵی 1974 هاتن ئەوان وتیان ڕاستە ئامڕازەکانی ڕاگەیاندن بۆ خۆیان کاریگەرن بەڵام ئێمە ئەومان لەبیر نەچێ شێوازی ڕێخستن و نیزامی پێڕەوکردنی نیزامی ڕێخستن و پلان و سیاسەتی کارکردنی ناوخودی تەکنۆلۆژیاکە مهمە واتە با من کەناڵێکی ئاسمانیم هەبێ وێنەیەکی تیا بڵاو بێتەوە لەوانەیە ئەو وێنە مەترسی بۆ سەر کۆمەڵگە هەبێ بەڵام هەمان کەناڵ وێنەیەک بڵاوکاتەوەتە جۆری خۆراکە هۆشیاری و معریفیەکە مهمە بۆیە لەوێوە تیۆری پشتبەستن بە ئامڕازەکانی ڕاگەاندن چێبوو و هاتە ناو دنیای ڕاگەاندنەوە کە تۆ کاتێک کە وەرگرت سێری کەناڵێکی تەلەڤیزیۆنەکە سێری ڕادیۆیەکەکە سێری ئەوی ترناکە لەبەر پەیامەکەیە نەک لەبەر ئامڕازەکە لەوانەیە کەناڵێکی دیجیتاڵی لە ڕۆی تەکنۆلۆژیاوە زۆر پێشکەوتوو بێ کەناڵێکی تر ناپێشکەوتوو بێ ئەسڵ HDش نەبێ بەڵام پەیامەکەی وای لێ ئەکا کە ئەمە سەیریکە گوێ بگرێ کاریگەری بۆ دانێ ئەوەی دکتۆر شێرکۆ لە ڕاستیا توێژینەوەکەی من تایبەت نییە بە ئاراستەی قوتابیانی زانکۆ بۆ ئەوەی میدیای نوێ بڵاویەکاتەوە بە پێچەوانەوە بەڵکو باس لەوە ئەکا کە قوتابیانی زانکۆ چۆن میدیای نوێ بەکارێن پشتی پێبەسن بۆی زانیاری لەوەوە بەدەست بێنن کاک مەریوانی خۆشەویست لە هینەکانمانە لە ڕاستیە شیکردنەوەکەیە باسی ئەوەم کردبوو کە هەر بۆ خۆی کە ئەوان ئەڵێن متمانەمان نییە بەو میدیایە و ئەوەی بڵاو بێتەوە ئەوە ناڕاستە خۆواتە میدیاکە میدیایەکە من بەو چەمکە نابڵێ میدیایەکی نەزان میدیایەکە کە پەیڕەوی کارکردێکی ئەکادمی و زانستی چۆنێتی هەڵسان بە ئەرکەکانی خۆی نەکردووە ئەوەی کاکتوانە دەستخۆشی لێ یەکەم لە ڕاستیە ڕاستە ینی قوتابیانی زانکۆ بۆ زۆر بابەتی جیاواز میدیای نوێ بەکاربێنن بەڵام لەبەرەوەی من پێیوەست بوو بەوەی کە تا چەند لە قەیرانی سیاسیا بەکاریبێنن لەوانەیە ئەگەر من لە هینەکەشا پیشانمدا بوو کە ئەسڵەن بەکاربەر بە دیاگرامیش لێرە پیشانی جەنابتانمدا کە بە دیاگرام خەڵک بۆچی میدیای نوێ بەکاردێنێ بەڵام ئێمە ئەو لایەنەم وەرگرت بوو لەوانێت توێژینەوەیەکی تر بکەم بۆم دەرکەوێت کە ڕێژەیەکی بەرچاویش بۆ سەرگەرمکردن و کات بەسەربردن بەکاری دێن و زۆر سپاس دەستخۆش بێت مامۆستا کاتی زۆرین بە کاک ئیسماعیل وەڵام باتەوە چکە پرسیارەکان بۆ بەس مامۆستا مادیەگەر شتێکەکە بێ لەسەر ئەوی دکتۆر شێرکۆ دیارە بەم دنیایەوە لێرەدا میتۆدی شیکردنەوەی داق بەکار هاتووە و هەروەها بۆم توێژینەوە زیاتر لە 6 سەرچاوە کە فۆکس لەسەر شیکردنەوەی داق دەکەم بەکار هاتووە و ئەم تێکستانەیان ئەم سەرچاوانی کە من پشتم پێگەسەوە لە ڕێگای ئەم شیکردنەوەنە بەڕاستی دەتوانین بگەیە دەرەنجامێکی زۆر باش و تەسەوڕ دەکەم ینی هەر پێشم وایە کە من دەبێتە لە ڕێگای ئەم شیکردنەوەی لە ڕێگای ئەم ناوەڕۆکەوە دەبێت بە کارێکی زانستی زۆر سپاس بەڵام ببوورە لێرە ئەمە دەرفەتێک نەبوو بەڕاستی ئەمە مناباسکەم یانی ئەمە ئیتر خۆت و دوو دقە بمێنی هاوار لێڵ دەکەن مەجای تێدان مامۆستا ئیسماعیل زۆر سپاس بۆم لێک سپاس بۆ سرنج و تێبینیەکان من بە وشەی چەمکی یەکەم دەست پێگەم کە چەمکی دنیای مەجازی ئەوانێ طبعا ئەم چەمکە من زۆر پرسیارم کرد چ لەوانەی کە لە بواری وەکۆڵێ ئەکادیمیای زمان و ئەوانان
کە ئەم چەمکە چۆن تەفسیرکەین بۆ کوردی بۆی بینە ناو فۆنەتیکی زمانی کوردی ئەمە بیرمان نەچێت هەر چەمکێکە لە زمانێکەوە بۆ زمانێکی تر وەرەگیرێ ئەکرێ و چەمکە بخرێتە ژێر فۆنەتیکی زمانەکەی ترەوە بۆ ئەوەی جێککەوتەی هەبێ لە ناو کۆمەڵگەیە زۆرێک لەو چەمکانی کە لە ئێستا لای ئێمە مەسە ئەڵتەرناتیڤ بۆ بە چەمک ئەو بۆ ژۆرە وەرگیرەوە جۆرێک لە گۆڕانکاری تێداکراوە ئەوان وتیان کە ئەم چەمکەکرێ بڵێ بکرێت دنیای مەجازی دنیای مەجازی یعنی بۆ مانایی کە لە سایبەر سپەیسە وەرگیرەوەوانە و ئەمەش لە ئەدەبیاتی اعتیادیە کە لە جەنابی مامۆستا شەوقی ئاماژەی بەو کرد کە لە ئەدەبیاتی ڕۆژنامەگەری فارسەوە زیاتر وەرگیرەوە ئەوانەوە ئەکرێ زۆر ئاساییە چکە بەپێی من بیرمێ دکتۆر هەڤاڵ وەختی خۆی زمانی ڕاگەاندنی پێوتی نەیوت کە ئەتوانن وشە لە زمانێکی ترەوە بێن بۆ ناو زمانێکی تر بەڵام لەژێر کاریگەری فۆنەتیکی زمانەکەی خۆتا بێت نەک لەژێر ئەو زمانێکەیە خاڵێکی دیکە بۆ جەنابی بەڕێز مامۆستا مەجید ساڵح و جەنابی بەڕێز دکتۆر کە ئایا ئەمە چ پرسی نیشتیمانیە و سێڵفی چ ڕەبتی بەرپرسینە من باسی نیشتیمانی کاتێک دەتوانم بکەم کۆمەڵگەی توێژی ئینەکەم لەسەرەوە بێت ناونیشانەکەمەوە بێت کە باسی وە کۆڵێش شوناسی نیشتیمانی بوون لای گەنجانی شاری سلێمانی و نەورۆز بنمونە وەرگرم چکە جولی کوردی زۆرتر لە نەورۆزا لە بەرەکرێتەوەوانە ئەکرێ ئەمە بێت بەڵام من دوور و نزیک توێژینەوەکەم پەیوەندی بە شوناسی نیشتیمانی و شوناسی نەتەوەیی بوونەوە نییە لەبەرەوە ینی من ناتوانم باسی چی بکەم لایین لە توێژینەوەکەمە خاڵێکی ترەوەیە کە کۆمەڵگەی توێژینەوەکەم من کۆمەڵگەی توێژینەوەکەم کۆمەڵگەیەکی بچووکم وەرگرتووە کە شعینەیەکی بچووکم وەرگرتووە کە شاری سلێمانیە لەبەرەوەی ئەو کۆڵێ تعدادی لاپەڕەکانیشی کە 25 لاپەڕە بووە من هەساوم دەکڕ و دەکچم وەرگرتووە بۆ وەکو سمپڵێکی بچوو کراوە بۆ ئینانە ئایا ئەم کوڕکچانە پێشتر ناسی و تنجا تحلیل بەڵێ پێشتر ناسیم چکە ناکرێت لەسەر ئەساسی ئەوەی تۆ وێنەیەکی سێڵفی تحلیلاتە بێ پێشتر واقعە کۆمەڵایەتەکە بزانیت دواتر بیت تحلیل لەسەر واقعی کۆمەڵاتی لەگەڵ و واقعی کە خۆی پیشانەیە بینات پیشانی بێت هەندێکیان لە ڕێگەی چۆن ناسیم ئاسم پێشتر ناسیم تعرفم لەگەڵا کردن مەسە مامەڵم لەگەڵا کرد دواتر ئەمە ئیزافم کردوتە ناو گروپەکەوە ینی بۆ ئەوەی تحلیلەکەت غەڵەت دەرنەچێت و ئەوانە چکە دنیای واقعی و ئەو دنیایی کە من باسم لێ کرد کە ناوم ناوە دنیای مەجازی دوو دنیایی وەکۆڵێ پێچەوانی یەکتر و هەندێک جار لێکچوونەیە تەنان لە تحلیلەکان شاماژم پێ کردووە کە هەنێک ئەو کەسانی کە وێنەکانیان نمایش کردووە وەکو ئەوە نیە کە لە دنیا واقعی خۆیان ناکە هەیە و زۆرێک لەو وێنانێکی هەیە فلتەری جوانکاری ئەوانە بەکارەوە ئەوە ژوای کردووە گۆڕانکاری لە شوناسەکە خانمێکی بەڕێز باسی لە ئەوە کرد دکتۆر شێرکۆ باسی گریمانەی کردووانە گریمانەی بۆ کاتێک بەکارێن تۆ فەڕزیەک دانێڵی کاکە ئەم شتە وایە یاوان نییە بەڵام ئەمە ناکرێت تەلەفوزەن مەسەن تعبیری کەم بە کۆمەڵگەی گریمانەی ئەمە لە ئەکرێ لەژێر کاریگەری زمانی عەربی ئەم شتە وەرگری و دنیای افتیرازی وەکو جامعەی افتیرازی وەرگریتوانە بەڵام ناکرێت لەژێر وەکو وەڵێ مەسەلەن بیت بڵێ ئەمە کاکە گریمانەیە واتە دنیایەکی گریمانە چکە گریمانە نییە و واقعەکە کە تۆ ڕۆژانە مامەڵەوە سکۆتی لەگەڵاکەی خاڵێکی تر بۆ جەنابی ئەو خانمە شنۆخان بوو وابزانم ئایا سێڵفی طبعا سێڵفی ناڵێم کە ئەڵێم سێڵفی کەلتوری کۆمەڵگەی ئێمە وای کردووە کە لە توێژینەوەکەش لە دەرەنجام ئاژەم پێ کردووە کە کچان زیاتر وەکوڵێ جۆرێک لە دەمامکییان پێوە هەیە بەهۆی ئەوەی کۆمەڵگەی ئێمە تاوەکو ئێستا کەلتوری ئێمە کەلتورێکی جۆرێک لە نێرسالاری تێدا باڵەوە لە دوور لە تاریخێکی مێژویە هەمیشە جۆرێک لە وەکوڵێ جۆرێک لە معەزەبوون هەیە هەر ئەوەش وای کردووە کە شناسی کچان لەرزۆک بێ لە کۆمەڵگە لە تۆڕە کۆمەڵاتەکانە ئێمە زۆر جار کچانە بینی کە بە ناوی خۆیانەوە تەنانەت بە ناونیشانی خۆیان تەنانەت بە فۆتۆی خۆیانەوە وێنە پرۆفایل دروست ناکەن خاڵێکی تر بۆ ئەوەی کە ئایا ئەمە فەیکە کاکە ئەمە دوور و نزیک ڕەتی بە فەیکەوە نییە ئەوە مەجازیکەوەی وەرگیراوە بوو کە ئاماژەم پێ کرد دەرەنجامی توێژینەوەکە باز لەسەر قەیرانی شونازەکە من لە دەرەنجامی توێژینەوەکە باسی ئەوم کردووە کاکە یەکێک لە ڕاستپاردەکانەوەی کە قەیرانی شونازە تۆ توانی بێ لە توێژینەوەی ئایندەیە کە لە دوای منێکی باز لەسەر قەیرانی شوناسکەی لە تۆڕە کۆمەڵایەتەکانە فەیسبوک یا ئینستاگرام بەنمونە وەرگری سێڵفی شوناس دروست ناکات من ئەمە تیوەرە کاکە ئەڵێ کە سێڵفی شوناس چۆن دروست ناکات مەبەسم لە شوناس چییە مەبەسم لەو هەڵسو کەوت و ئاکارە کۆمەڵایەتیە کە کەسەکە پیشانی ئەیە ئەمە پێوتێ شوناس ئاماژەم بە کۆمەڵە فەیلسوف کرد دواتر هاتم لەسەر ئەساسی ئەمە شوناسە کۆمەڵایەتەکە و لەسەر ئەساسی شوناسە ئۆنلاینەکە ئێم تەحلیل ئەمەکەن چۆن سێڵفی شوناس دروست ناکات سێرکە کاکە لە کۆمەڵگەی واقعیا من بەچی شوناس دروستەکەم من دانیشتم لە ماڵی خۆمە بۆ من حەزەکەم سیارێکی جوانم جلێکی جوان لە بەرەکەم ئەمە شوناسە کە دروستیەکەم بۆ خۆم یعنی ئەمە جۆرێک لە شوناس چکە تایبەتمەندی کەسی خۆمە بێ وابشان مامۆستا ئیسماعیل زۆر سپاس زۆر سپاس بۆ هەموو لای بەڕاستی ئەزیزان لیژنەی زانستی سەرپەرشتیاری ئەم کۆنفرانسە من بۆ خۆم تێبینیەکمە و پێشنیارێکیشمەیە کە مامۆستا ئیسماعیل نازانم یەکەم جارە بۆ بەڕێزت بەشداری کۆنفرانسی زانستیەکەیان نا هەست توێژینەوەی کە پێشکەش ئەکرێ
تۆ چ مەبەستێکە هەیە لە پشتەوە تۆ بێ پەیوەستبی بەو ناونیشانەی کە لە کۆنفرانسەکە پێشکەشەکرێ ئەگەرنا ئەو توێژینەی تۆ ناچێتە خانەی ئەو ینی زانستیبوونی بەشداریکردن لە ناو کۆنفرانسدا ئەکرا بەڕێزت تۆ باسی شوناسی کەسی کۆمەڵایەتیەکەی ئەکرێ ئەمە دراسێکی بەراوردکاری بێ سناپچات بکەی بەعینەوە حاڵەتێکی زۆر زۆر ئاساییە لەبەرەوە دیفاعکردن لەسەرەوە لەسەر مەسەری دنیای گریمانەیش عالەمەی ترازی ویزوال وۆردەکە ئەوە ڕەنگە لە ئەدەبیات ڕێز لێ خوێنونتە هاوارمان لێکن کاتمان نەماوە دەسەکان زۆر باشە ئەزیزان خۆشەویستان زۆر سپاسی بەشداربووانەکەین کە توێژینەوەکانیان پێشکەش کرد بە هیوام کاتێکی باش و سوودیان گیان بێ بە ئێوەی بەڕێز تا پانێڵی ئایندا ماڵتاناوە دەستان خۆش بێ زۆر سپاس